بەناوی خوای بەخشندەی میێرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتەکەمان دانیشتنی ژمارە 6 وەرزی پاییزەی ساڵی چوارەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەکەینەوە. بەڕێزان، دوێنێ بەداخەوە هێرش و پەلامارێکی بێپاساو کرایە سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەم ڕاگەیاندراوەمان هەیە دوێنێ 28 نۆی 2022 سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بە چەندین موشک و درۆنی خۆکوش چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانی لە سنووری پارێزگاکانی هەولێر و سلێمانی بردومان کرد. پێش چەند ڕۆژێکیش پەلاماری هەندێک ناوچەی سنووری سیدەکان و دەبەری برادۆستیدا بوو. لە ئەنجامی ئەم هێرشە ناڕەوا و بردومانە بێپاساوەی کۆماری ئیسلامی ئێران ژمارەیەک هاوڵاتی شەهید بوون و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. لەم پەلامارەدا چەندین ناوچەی سڤیل و قوتابخانە و ماڵ کرابوونە ئامانج. بە ناوی پەرلەمانی کوردستانەوە بە توندی ئیدانەی ئەم هێرش و پەلامارانە دەکەین و پێمان وایە لەژێر هەر بیان و پاساوێکدا ناکرێ پەنا بۆ تند و تیژی و موشک و پەلاماری سەربازی و بردومانکردن ببرێ. پەرلەمانی کوردستان سوورە لەسەر هەڵوێستی نەگۆڕی خۆی بەوەی کە خوازیاری پەیوەندی دۆستانەیە لەسەر بنەمای ڕێز و بەرژەوەندی هاوبەش و سەروەری و بنەماکانی دراوسێتی باش بە پێی یاسا و عورفە نێودەوڵەتیەکان لەگەڵ دراوسەکانیدا و پشتیوانی هیچ هەوڵ و جوڵەیەک نییە کە خاکی هەرێمی کوردستان بۆ پەلاماری وڵاتانی دراوسێ بەکار بهێنرێ. پێمان وایە چارەسەری سەربازی و هێرش و پەلامار و موشکباران نەک کێشەکان چارەسەر ناکەن و ڕێکێش ناکەن بەڵکو ئاڵۆستری دەکەن. پەرلەمانی کوردستان داوا لە حکوومەتی فیدراڵ و کۆمەلگای نێودەوڵەتی دەکات ئاستێک بۆ ئەم پەلامار و پێشێلکردانەی خاک و سەروەری عێراق و هەرێمی کوردستان دابنێن. جارێکی دیکە وێڕای نیگەرانی قوڵمان و سەرکۆنەکردنی ئەو هێرش و پەلامارانەی سوپای پاسداران پرسە و سەرۆخۆشی پەرلەمانی کوردستان ئاراستەی بنەماڵەی شەهیدەکان دەکەین و هیوای زوو چاکبوونەوە بۆ بریندارەکان ئەخوازین. ئێستاش وەک پەرلەمانی کوردستان دەقیقەیەک ڕادەوەستین بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی شەهیدەکانمان و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری و سەرفرازی کوردستان. سپاس. دەستان خۆش، ڕۆحیان شاد بێت. بەڵێ بەڕێزان، ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستانەکەین بەرنامەی کاری ئەم دانیشتنە و پوختەی دانیشتنی پێشوو لەگەڵ ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێمۆڵەت بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدە بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 6 یاسای خولی پاییزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر دەی بەیانی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 29 نۆی 2020 بەم شێوەیە بێت. بەردەوامبوون لەسەر خوێندنەوەی دۆم بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکانی 1989 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی پاییزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر دەی بەیانی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 28 نۆی 2020 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان، سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، چوارەم خوێندنەوەی دووەم لە مادەی 14 تا 34 لە کۆی گشتی 181 مادە بۆ پرۆژە یاسای پەروەردە فێرکاری لە هەرێمی کوردستان، پێنجەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. لیستی بە مۆڵەت و بێمۆڵەتی ئەندامان لە دانیشتنی ژمارە 5 ئاسایی 28 نۆی 2022 هەمویان مۆڵەتیان پێدراوە بەڕێز سەرۆکی پەرلەمان. یەک بەهمان کاک عەبدوڵڵا دابان محەممەد حوسێن ژیار تار ئەحمەد سەلما فاتح تۆفیق مۆڵەتی نەخۆشی سەوسەر محەممەد میرخان
صباح محمود محمد مولتي نخوشي، فريد يعقوب إيليا مولتي نخوشي، كلارا يعوديش يعقوب، لنزا إبراهيم، عبد الرحمن، ليلى عبد الجبار، حدو مم اسكندر مم، هاوري بناء محمد، هدية مراد حيدر، هلكوت أنور خليفة، هيرش حسن حمد، ياسين خضر طه زور سپاس. بەڵێ بەڕێزان ئێستاش دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەن کە بەردەوامی دانیشتنی دوێنێ داوا لە دەستەی سەرۆکایەتی لیژنەی ئاساوی پەروەردەکەن فەرمون بێنە جێگەی خۆیان و دووبارە بە خێراتنی بەڕێز وەزیری پەروەردە و ستافی وەزارەتەکەین فەرمون. بەڕێزان ئەگەر نوقتە نیزامی نەبێ ئیبڕم بە پێی مادەکانی ناو پەیڕەو. شیرین خان فەرموو. ناسێ کەسە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوێنێ من لێرە داوام کرد نوقتەی نیزامی بوو دوێنێ داوام کرد نەتان هێشت و بەردەوام ئەوەتان مایکەکەتان دەکوژاندەوە بۆی پەیامەکەمان نەگات. دوێنێ هۆکاری چ بوو دوێنێ ئیدانەتان نەکرد ئەو ڕۆبەیەک وشە ئیدانەی ئەو کارە دەکەن ئەو هەموو شەهیدە درا دوێنێ تا درەنگان هەرامان کرد لە ناو هۆڵی ئەو پەرلەمانەی جەلسەکە بەردەوام بوو ئەو هەموو شەهیدانە یعنی ئێوە نەتانتوانی لە پەیجی پەرلەمان تەنانەت ئیدانەیەکیش بڵاو بکەنەوە. سپاس شیرین خان. دکتۆر ئیسماعیل بەڕێزان ئەو هەڵوێستەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان تعبیر لە هەموو پەرلەمانی کوردستان ئەکات بۆیە پێویست بە و بابەتانەی تر ناکات شیرین خان. دکتۆر ئیسماعیل فەرموو. بەڵێ سەرۆکی پەرلەمانی خاڵەمنا پەیڕەوی دیف مادە 58 حتا 65 ما 58 حتا 65 ڕێکخستنە کارێ پرسیار ئاراستەکردنە بۆ وەزیرە و ئەنجومەنی وەزیران و ڕێکێکە بۆ زێرەوانیە و چاودێریە لەسەر کاری حکوومەتی بەلێ مخابن وەکو حکوومەت یعنی ئەفریقا تقریبا یا هەر بەشاندی و مفاژێنە هێتە وەرگرتن چونکی ئەو پرسیارە تێتەکردن نه وەڵامەوەی بەرسڤۆی بەرسڤەکە دەرستە ئەڤە یاسایەکە 2012 دەرکەفتی حتا vێگەڤەیە معەتەڵە چونکی ڕێنمایی ئەنجومەنی وەزیران بوو نەدەرێخستیە من پرسیارە ئەنجومەنی وەزیران کردی بۆچی حتا vێگەڤەیە ئەڤە 10 ساڵە قانون یاسا دەرکەفتی و هەوە ڕێنمایی نەدەرکردیە و یا معەتەڵە جواب ئەنجومەنی وەزیران ئەڤە بۆ هەر کاتی ما ڕێنمایی دەریان کرد ئەگەو بەکر فەرموو. ما رسالة خو نجات دقەکە تەوا کاکتۆر ئیسماعیل کاگە و بەکر. بەڵێ سپاس کاگە و بەکر فەرموو پەیڕەوی ناوخۆ یەک دقەیە بەڕێزە دەی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژە بە مادەی 2 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان چاکسازی گەورانی هەولێر مامەڵەی زۆر نادروستە لەگەڵ پەرلەمانتاران کاتێک کە سەردانی ئەو چاکسازیە دەکرێت بۆ پەرلەمانتاران دەیانێت بە دووداچوو بکەن بۆ ڕەوشی سزادراوان و دوێنێ سەرۆکی دەستەی مافی مرۆڤ ڕۆیشتووە نیان هێشتۆ بچێتە ژوورەوە لەوە ناشیرنتر ئەوەیە کە پەرلەمانتار کە ئەڕوا من خۆم چەند جار ڕۆیشتوم ئەفسەرێکت بۆ دێنن کە ناتوانانی دوو قسە لەگەڵ سزادراوەکە بڵێ ئەمە نە لە دهۆک هەیە نە لە سلێمانی هەیە پێویستە ئێوە لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتەوە سەرنجی ئەو شوێنە ڕاکێشن کە ئەو کارە دووبارە نەکاتەوە. لیژنەی تایبەتمەندمان هەیە کاری لیژنەی تایبەتمەند ئەندامێکی بەڕێزی پەرلەمان توانێت بە هەمانگی لەگەڵ لیژنەی تایبەتمەند بە دوواداچوون بۆ باتکا عوسمان فەرموو کاک ئەتوانن بەڵام بە هەمانگی بێ بەڕێزان فەرموو کاک عوسمان ئەتوانن بەڕێزان نەموو تۆ ناتوان لە ڕێی لیژنەی تایبەتمەند بە هەمانگی فەرموو کاک عوسمان. سەرۆکی پەرلەمانی کوردستان لە چەند مانگی ڕابردوو ناوی سەرۆکی نووسنگەکان بە بڕیارێکی شەفەیانە گۆڕدراوە بە لێپرسراوی نووسنگە کە ناوی عوسمانەوە بابەتی ناو جەلسەنیە لەگەڵ ڕێزم بابەتێکی ئیداریە لە ناو دیوە. سپاس. بەڵێ سپاس کا عوسمان فەرموو لیژنەی تایبەتمەند لە ئامادەی فەرموو لە مادەی 35 دەست پێ بکەن دەی. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوری حوتەم مافی خوێندن بە زمانەکانی دیکە لە قوتابخانە و خوێندنگە حکومیەکاندا. مادەی 35 یەکەم خوێندن بە زمانی عەرەبی تورکمانی سریانی کلد و ئاشور ئەرمەنی بۆ قوتابی و خوێندکارانی ئەو پێکهاتانە
لە قوتابخانە و خوێندنگاکانی حکومی تایبەت بەو زمانە دابین دەکرێت بەمەرجێک بە خێوکاری قوتابی زمانی دایکی جیاوازی لە زمانی کوردی هەبێت و ژمارەی قوتابیان و خوێندکاران بۆ کردنەوەی قوتابخانەیەکی لەو جۆرە گونجاو بێت و هاوکات زمانی کوردیش لەو ناوەندا بخوێندرێت. دووەم، ئەگەر قوتابیەکی بنەڕەتی لە قوتابخانەیەکی حکومی بخوێندرێت کە بە زمانی دایک نەبێت مافی هەیە بەبێ بەرامبەر بۆ ماوەی 2 کاتژمێر لە هەفتەیەکدا بە زمانی دایک بخوێنرێت. بەمەرجێک خۆی داوای ئەوە بکات و بە خێوکاری قوتابی زمانی دایکی جیاواز لە زمانی کوردی هەبێت. ژمارەی ئەو قوتابیانەی کە دەیانەوێت بە زمانی بەو زمانە بخوێنن لە 10 قوتابی کەمتر نەبێت. سێەم، وەزارەت دەتوانێت بە پێی حکومەکانی ئەم یاسایە باخچەی مناڵان و قوتابخانە و خوێندنگە و پەیمانگەی پەروەردەیی حکومی بە زمانی جیهانیەکان بکاتەوە لەگەڵ مسۆگەرکردنی خوێندنی زمانی کوردی تێیدا. بەڵێ بەڕێزان لەسەر مادەی 35 بە ڕێزەگەی گفتوگۆ کات با ناوی تۆمارکات بە ناوەکان تۆمارکەین. کاک خەدیجە خان، سەوسەن خان، شێخ زاهر، سارا خان، ڕۆبینە خان، دکتۆر زێدانیش، کاک ڕۆمی و کاک ئازاد، ڕۆبینە خان، سارا خان. بەڵێ بەڕێزان ئەوانەی کە یانەوێت لەسەر مادەی 35 گفتوگۆ کەم بریتین لە بەڕێزان کاکتۆر محێدین، کاکتۆر ئیسماعیل مژدەخان، کاک دیاری، کاک مەمبورهان، سەرچنەرخان، هەڵسخان، بەدرێخان، کاک عەبدوستار، کاک کاروان، کاک محەممەد سعدەدین، کاک جەلال، خەدیجە خان، سەوسەن خان، کاک شێخ زاهر، کاکتۆر زێدان، کاک ئازاد، کاک ئیمداد، کاک ڕۆمی و ڕۆبینە خان، سارا خان. حکمەت شادی خان و کاک ڕای و کاک حکمەت. تاو فەرموون کاک محەممەد سعدەدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێشەچی دەستخۆشی لە بەڕێز وەزیری پەروەردە و ئەو بەڕێزانە دەکەن کە ڕۆڵیان هەبووە لە ئامادەکردنی ئەم یاسایە لەبەر ئەوەی کە ئەو مادانەی کە تایبەتن بە پێکهاتەکان خۆی ئێمەش هەر هەمان تێبینیمان هەبوو و جێگیر کراوە. دەستخۆشیان لێ دەکەین بە تایبەتی خاڵی دووەم کە لە وڵاتە پێشکەوتووەکان ئەم زۆرە مادانە لە یاسای پەروەردە جێگیر دەکرێت. پێشنیاز دەکەم لە خاڵی یەکەم ئەمە ئیزافە بکرێت یاخد زیاد بکرێتن. وەزارەت هەموو پێداویستیەکانی فێرکردن و زانستیان بۆ دابین بکات. لەبەرەوەی هەندێک کێشە هەبوو باس کراوە کە ئازادش باس کردبوو لەم خاڵە ئیزافە بکرێتن و هەروەها یان لە خاڵی یەکەم ئیزافە بکرێت یاخود خاڵەکی دی بنووسێتن پێکهاتەکان لە قوتابخانەکانی خۆیان جگە لاوەنەکانی منهەج وانەی تایبەت بە مێژوو و کەلتوری خۆیان هەبێت. و ئەم قوتابخانەی تورکمانی و سریانی تاکە دەستکەوتی پێکەوە ژیان و مافی پێکهاتەکانە بۆیە داوا دەکەین لە پەرلەمانتاران پاڵپشتیمان بکەن دەم خانە شاسان دەکەین. کا حکمەت فەرموو کاک. بەرێز سەرۆکی پەرلەمان، مادەی 35 برگەی دووەم تێدا دیار کردیە و هەر کەسێکی ببێتە بزمانێ خوا هەفتەیەدا 2 سەعاتە بخوێنیتن. پێم وایە 2 سەعات کێمن ئەگەر هەر ڕۆژە سەعاتای بیتن یعنی هەفتەیە ببنە 6 سەعات دەگەلێک باشتر بیتن. هەفتەیە 2 سەعاتە باوەڕ ناکەم یعنی چ قوتابی باشی فێری خواندنا زمانێ خوا ببن. زۆر سپاس. سەوسەن خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە بڕگەی یەکەم و دووەم
لە مادەی 35 من پێم وایە ئەو دوو بڕگەیە بکرێتە یەک چونکە لە ناوەڕۆکدا لە یەک نزیکن و یەک بابەتن بۆیە و هەروە چڕتریش بکرێ هەردوو بڕگەکە و سەبارەت بە بڕگەی سێیەم ڕاستە یعنی وانەی کوردی دەخوێنرێت لەو قوتابخانانە بەڵام گرنگی بە زمانی کوردی نادرێت لەو قوتابخانانەوە و لە ئایندەدا نەوەیەکمان دەبێت کە نەنووسینی کوردی دەزانێت و نەخوێندنەوەی کوردیش دەزانێت بۆیە پێویستە وەزارەت فشار بۆ قوتابخانانە دروست بکات کە گرنگیەکی زۆرتر لەو قوتابخانانە بە زمانی کوردی بدرێت زۆر سپاس کاک ڕای بەلای خۆی گەورە و میهرەبان پەرستەرێکی پەرلەمان لە دوارستەی بڕگەی دووەمی مادەی 35 ئاماژە بۆ درراوە کە دەبێت قوتابیان دە قوتابی کەمتر نەبێت بۆ ئەوی زمانی دایک فێر بێت یان بخوێنێت ئەگەر بێت و دە قوتابی کەمتر بێت چارەسەر چییە؟ ئەنی مافی نامێنێت کە بخوێنێت ئەو زمانە و ئەگەر چارەسەرەکە ژوایە کە من وا پێشبینی دەکەم کە مافی ئەوەیە ئەو قوتابی بچێتە قوتابخانەیەکی تر بخوێنێت دەبێت لێرە ئاماژەی پێ بکرێتەوە ڕوون بکرێتەوە بەڕاستی سپاس بەناوی خۆی بەخشندە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە زمان هۆکارێکە لە هۆکارەکانی لێک تێگەیشتن و هەر قەومێکیش زمانێکی خۆی هەیە و خوای گەورە پێی داوە من ئاياتی اختلاف و ئەسینتکم ئەلوانیکم مافی خۆیەتی بە زمانی خۆی قسە بکاوە بخوێنێ و گفتوگۆی پێ بکا پێی بنووسێ بەڵام بەڕاستی ئەو دیاردەیەکەیە کە سەوسەنخانیش ئاماژەی پێکرد پشتگیری دەکەم کە ئێمە قوتابخانە ناحکومیەکان کە لێرەدا باز نەکراوە وردە وردەنەوەیەک پێ دەگەێنێ کە نازانێ بە کوردی قسە بکە بڕوا بکەم جێم لێ بووە لە هێندێ منداڵیەوانی لەو قوتابخانانن گوتێتی گلاسەکە لەسەر تیشە ینی گلاسەکە هەر ئینگلیزیە و تیشش هەر ئینگلیزیە ینی وای لێ دێ وردە وردە جیرێک پێ دەگا کە کوردی نازانێ قسە بکە بۆیەم پێم وایە بنووسین مافی خوێندن بە زمانەکانی دیکە لە قوتابخانە و خوێندنگە حکومیەکان و ناحکومیەکان ڕێیم وایە ئەگەر خاڵی یەکەم و دووەم ئاوا دارژن بە کورتی بڵێن وێڕای زمانی کوردی قوتابخانە و خوێندنگە حکومی ناحکومیەکان مافی خوێندنی زمانەکانی دیکە کە بە زمانی دای قسە دەکەن دەستەبەر دەکات سپاس کاکەڕوان بەناوی خدای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە مادەی 35 دوو تێبینیم هەیە لە ڕاستیدا من لە مادەکانی پێشوە ئاماژەمان بۆ کرد کە زمانی شیرینی کوردی زۆر گرنگەوە پێویستە ئەساسی بێ لە هەموو خوێندنگە قوتابخانەکان کە درێخیتان نەکردەوە بەڕاستی لەو یاسایەدا کۆمەڵێک تێبینی بچووکمان هەبوو بەڵام ڕاستە بۆ زمانی شیرینی هەر نەتەوێت تریش بەڕاستی بۆ تورکمان و بۆ سریانی و بۆ کلدان و بۆ خەڵکانی تریش ڕاستە بۆیە من پشتیوانی کاک حکمەت دەکەم لەوەی کە دوو ڕۆژ پێم وایە کەمە نە شەش ڕۆژ چکە ڕەنگە خوێندکارێک یا قوتابیەک نەتوانێت لە هەفتەیەکدا لە خوێندگەیەک بەرەوەی 2 ساعت لەوێ ساعتێک لەوێ 4 ساعت لەوێ زۆرە بەڵام حەقە 2 ساعت زیاتر بێت چکە بەڕاستی باوە بیر بکەینەوە گەر تورکمانێک لە ناو کۆمەڵگەیەکی کوردی گەورە بوو بێت لەو کاتە داوای لێ دێت ئەگەر زمانەکەی خۆی هەر نەزانێ حەقی خۆیەتی 3 ساعت 4 ساعت یاخود زیاتر لەو ڕۆژانە بخوێنێ بۆی کە بەتەواوی فێر بێت ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم ئێمە بە ئەوەندە دژی زمانە بیانەکانیش نەبین بەڕێزانی یعنی زمانی شیرینی کوردی دووبارەی دەکەمەوە کە زۆر پیرۆز و زۆریش گرنگە بەڵام بەڕاستی ئینگلیزی و عەرەبیش زۆر گرنگن زمانەکانی تریش زۆر گرنگە ناکرێت لە هەر شوەیەکە بوو تاقید بکرێ بە شوەیەکەوە بکەین کەمە هەر نەمێنێ خاڵی سێم پشتیوانی کاکڕاهی دەکەم لەوەی کە ئەگەر دە قوتابی کەمتر بێ من پێشنیاز دەکەم جەنابی وەزیر ئەم دێ لادرێ چکە با 4 کەسیش بێ با 3 کەسیش بێ با 1 کەسیش بێ اعتیادیە مادام خوێنکارێک یا قوتابیەکە هەیە وجودی هەیە کەواتە مافی خۆیەتی کە بخوێنێ بۆیە ئەم دەڕۆژەم بەلا ئەم هینەم بەلاوە زۆرە دە قوتابیە و ئەگەر بکرێت لای بدەن ژمارە دیاری نەکرێت سوپاسان دەکەین و سپاس کاکتۆر مەحێدین بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕۆژتان باش لە مادەی 35 بڕگەی یەکەم باس لە مەرجێک دەکا کە ئەو قوتابی دەوێت بچێتە خوێندکارێکی حکومی زمانی دایکی جیاواز بێت بەڵام هەندێک کەس بە ئارەزوی خۆی دەچێتە قوتابخانەیە کە زمانی دایکیشی کوردیە جیاوازیش نیە دایک و باوکیان کوردن بەڵام دەچن لە قوتابخانەیەکی عەرەبی یان تورکمانی یان سریانی دەخوێنن ئەو ئارەزووە لێرە کەسەکان مافی ئەوەی نابێت بۆ ئارەزوی خۆی بچێت لە قوتابخانەیەکی عەرەبی یان تورکمانی یان سریانی بخوێنێ بۆیە پێم وایە ئەو مەرجە لابدرێت ئەوەی تریان پەیوەندی بە بڕگەی سێمەوە کە وەزارەت دەتوانێت هەندێک قوتابخانە و باخچەی ساوانی بە زمانی بیانی بکاتەوە لە بڕگەی دوو مادەی سێ ئاماژەی بۆیە کردێت کە زمانی کوردی زمانی خوێندنە لە
دام و دەستگاکانی ئێمە بە تایبەتی دام و دەستگای پەروەردەی بەداخەوە ئێستا زمانی کوردی وای لێ هاتووە هەر نەک لەسەر تابلۆی شوێنەکان زمانی کوردی خەریکە ببێتە ئەوە بەشێک لەوانەیە کە ئێستا لە زانکۆ و پەیمانگاکان وەردەگیرێن زمانی کوردی وەکو مادەکانی بیرکانی و کیمیا و ئەوانە قوتابی ئازادە لەوەی کە بیخاتە سەر نمرەکانی خۆیان نێخاتە نمرەکانی خۆی بۆیە بەشێکە لە فرامۆشکردنی زمانی کوردی و لە هەموو دنیادا نەتەوەکان شانازی بە زمانەکانی خۆیان دەکەن لە جگە لەوەی زمانی تریش فێر دەبن بۆیە پشتگیری ڕێیەکەی سەوسەرخان و مامۆستا عەبدولستار دەکەم و زۆر سپاس. کاکتۆر ئیسماعیل. بله جناب سروک پارلمانی آخرین من هات نکردن از پیشگیری کاکراهی و کاروان گزنید کم و جماره پیتویت بیت را کردن چونکه که ایک بیت دوشی بیت می مافی های زمان خو بزانید بود چی دهیت تحدید کردن به 10 قطبیه دیسا پشتوانیا مامۆستا عەبدولستاری کم و تبینیامون یادی اف خالا سید بیشتن به زمان جهانی کان از بیشم قیده که بدان زمان جهانی کان زورن اگر هند زمان رئیسینه سرکینه او زمان سرکی بس بوان زمانه اگر یا فکری بیتن هر زمانه که بیت ایک بیتن خواندن که که فکر فقیده که بیت دانندن او زمان سرکی آن رئیسی جهانی نه فکری هبیت چون کنده زمانی تین معنوی یاسات داد هر زمانه که هبیتن او زمانه ما پیوستی و پی تی وی هی وکو هرم بس وان زمانتنه بیت فکرن سپاس. بله زۆر سپاس کاک دیاری. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان تەبەری حوتەم مادەی 35 بەرگەی یەکەم پرسیارەکەم لە بەڕێزان لیژنەی پەروەردە هەروە بەڕێز وەزیرە لە کۆتایی مادەکەدا دەڵێت ژماری قوتابیان و خوێندکاران بۆ کردنەوەی قوتابخانەیەکی لەو جۆرە گونجاو بێت هاوکات زمانی کوردیش لەو ناوەندانەدا بخوێنرێت پرسیارەکەوەی چ ستانداردێک هەیە کە گونجاو بێت ئەم گونجاوە چەنە و بۆ دیاری نەکراوە. خاڵی دووەم پشتیوانی بەشێک لەو هاوڕێیانە ئەکەم ئەڵێگەر قوتابێکی بنەڕەتی لە قوتابخانێکی حکومی بخوێنێت مە دوو کاژمێر لافتەیە کە بە زمانی دایک بخوێنێت و لە کۆتایی یاڵێ ژمارەیان لە 10 قوتابی کەمتر نەبێ پرسیارەکەوەی ڕەنگە لە هەندێک قوتابخانە لە هەندێک ناوچە بۆ نمونەگەر لە سلێمانی کۆمەڵە خوێندکار بە تاکوتەرا لە کۆمەڵە قوتابخانە بن ئەمانە ڕەنگە بێبەش بن لەم شتە بۆیە من پێشنیاز دەکەم ڕێگەیەکی زۆر ئاسانەیە هەم بۆ کاتەکە کە دوو کاژمێر کەمە هەم بۆ ئەوەی هیچ کەسێک لەمە بێبەش نەبێت یعنی با بە خوێندنی ئەلکترۆنی بێت ئەو خوێندنە سیستەمێکی ئەلکترۆنی و هەموو خوێندکارانە لە هەر شوێنێک بنەگەر یەک قوتابیش بن لە ناوچەیەک بتوانن داخل ئەم سیستەمن بە ئۆنلاین دەرسەکانی خۆیان بخوێنن لە بری دوو کاژمێرەکەش دوجار کە بڕیار درا 4 کاژمێر بێ 6 کاژمێر بێت بەڵام بەم جۆرە ئەم بابەتە چارەسەرە بێت. بڕگەی سێم ئەڵێ لەگەڵ مسۆگەرکردنی خوێندنی زمانی کوردیتیاندا منی جەخت دەکەمەوە لەوەی کە زۆر گرنگی بدرێ بە زمانی دایک و زمانی کوردی من زۆر پشتیوانی قسەکەی کاکاروانەکەم خۆ زمانی ئینگلیزی زمانێکی باشە و هەمومان پێویستمان پێیەتی و گرنگە بەڵام تکایە با لە پێناوی زمانەکانی دیکە زمانی دایکی خۆمانمان بیر نەچێتەوە گرنگی پێ بدرێت بۆ ئەم بابەتە پێشنیاز دەکەم زۆر جەختی لێ بکرێتەوە. زۆر سپاس. ڕۆبینە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 35 یەکەم بێشت خوێندنی بە زمانی عەرەبی و تورکمانی و سریانی کەلدەواشور لێرەدا وەکو زمانی سریانی وەکو نەتەوە هاتیە ئەم حەسکەین وەکو زمان بیتن زمانی سریانی چونکی زمانی کەلدە و ئاشور سریان ئێک زمانە و دستوری عێراقی دەژی بە زمانی سریانی هاتی پشتگیری قسەکانی کاک محەممەد شتکەم. کاک ئیمداد. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشێکی بە خێراتنی جەنابی وەزیر دەکەم و وەکو پێکهاتەی تورکمان دەستخۆشی لە جەنابی وەزیر و ستافی وەزارەت و بۆ ئامادەکاری ئەم راپۆرتە بەڕاستی ئێمە وەکو پێکهاتەی تورکمان ئەگەر هەر خۆشمان حازمە بکردبایە هەر شتێکی وامان حازر دەکرد بۆیە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام هەندێک تێبینم هەیە وەکو خاڵی دووەم ینی دوو کاتژمێر و عدەدی ینی قوتابیان لە دەکەمتر نەبێتن سەبارەت وا دەبی هەندێک بە شەفافی بنووسرێتن یانێ لە حاڵەتێک ئەگەر کە لە دەی کەمتر بوو یان ساعاتیشکەمە بۆیە زیاتر بێتن و لە هەمان کاتدا
ئێمە دەزانین ینی ئەوڕۆکە زۆر خەریجی بەشی تورکی هەیە و پێویستێکی زۆریشمان هەیە بۆیە بەم یاسایەوە دەتوانین ئەمە ئیستحداسی ئەو برادرانەش بکەین هەلیکار بۆیان دروستکەن بۆیە دووبارە دەستخۆشتان لێ دەکەم و پێشگیری لە قسەکانی کاگڕاهی و کاروانگەزنەی و ڕۆبینە خان دەکەم لەگەر کاک محەممەدی زۆر سپاس. سارا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەکی بەخێراتنی وەزیری تایبەتمەند دەکەم و دەستخۆشیتان لێ دەکەم و لە خۆت لە ستافەکەتان بۆ جێگیرکردنی ئەم بەندە لەو مادەیەدا و سەبارەت بە خاڵی دووەم دەڵێ ئەگەر قوتابیەکی بنەڕەتی لە قوتابخانەیەکی حکومی بخوێنێت بە زمانی دایکی نەبێت مافی هەیە بۆ ماوەی 2 کاتژمێر لافتێکدا بخوێنێت پێمان وایە ئەو 2 کاتژمێرە زیاد بکرێت و پرسیارێکیشم لە وەزیری تایبەتمەند ئەوەیە ئایا ئەم وانەیە بەوانەیەکی ئەساسی هەژمار دەکرێت ئایا نمرەی ئەم قوتابیە لەم وانەیە بۆ تێکرای نمرەکانی هەژمار دەکرێت و داوا دەکەین لە بەڕێز وەزیری پەروەردە بەشی پەیمانگای تورکی هەتا ئێستا نییە پەیمانگەکانی تر بەشیان هەیە بۆیە داوا دەکەن بەشی زمانی تورکی پەیمانگای بۆ بکرێتەوە و پشگیری لە قسەکانی کاک حکمت و کاک محەممەد و کاک کاروانگەزنەی و کاک ئیمداد دەکەم زۆر سوپاس. کاک شێخزار. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 35 خاڵی دووەم ئەگەر قوتابی بنەڕەتی لە قوتابخانەیەکی حکومی بخوێنێت بە زمانی دایک نەبێت مافی هەیە بێ بەرامبەر لەو بڕگەیە دەرێت 2 سعات 2 کاتژمێر لە هەفتەیەکدا بە زمانی دایک بخوێنێت لۆیە پێشنهاد دەکەم بکرێت بێ بەرامبەر لە هەمان قوتابخانە و لە دێڕی کۆتاییش 10 قوتابی دیاری کردێت لە ئەوەی پشتگیری ئەو برادرانە کاکاروان و کاکڕاهی دەکەم کە ئەو ژمارە نەمینێ چونکە یەک لە ئامانجەکانی ئەو یاسایە یەکسانیە لە نێوان قوتابیاندا. خاڵی سێەم وەزارەت دەتوانێت بەپێ حکومەکانی ئەم یاسایە باخسەی منداڵان و قوتابخانە و خوێندنگە و پەیمانگاکانی پەروەردەی بە زمانی جیهانیەکان بکاتەوە لەگەڵ مسۆگەرکردنی خوێندنی زمانی کوردی ئەو لەگەڵ مسۆگەرکردنە بکرد بە مەرجی خوێندنی زمانی کوردی و تیاندا و زۆر سپاس. کاک جەلال. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی دەمویست بنە بەڵام هەموو گوتیان سەبارەت بە دە قوتابی ینی ئەوە ژمارەکە ئەگەر لێکەوتەی جوگرافی ئەو ناوچەیە وا دەخوازێ ناگاتە دە قوتابی ئەوی کاتژمێرەکە بەڕاستی هەمان شێوە هەفتە 6 ڕۆژە دەوام بە 6 سعات بێتن بۆەوەی قوتابیە بتوانێتن ئەو بابەتانە بەتایەوەگری ئەوی تر گوناحی وەزارەتی پەروەردە نییە ئەمە زۆری دایکان و باوکانی خۆمان شانەزی دەکەن منداڵەکە ئینگلیزی بزانێ بەڵام کوردی نەزانێ ئەنی وەزارەتی پەروەردە چ بکانی داقەکە بابەکە لە کۆلان دەرە کوڕەکەم کچەکەم پێرفێکت ئینگلیزی قسەی دەکات لە قوتابخانەی ئالی بەڵام کوردی قسە ناکە وەڵاو گوناحی وەزارەتی زۆر سپاس. خەدیجە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 35 بریگەی یەکەم پێم وایە یعنی ئەمە پێشتر لە کاتێککە باسی بنامەکانی پەروەردەمان کرد لە مادەی 3 بوو یان 2 بوو وابزانم ئەو برگایە هاتووە یعنی جورە تکرارێکی تێدایە هەرچەند تۆزێک تەفسیلترە لێرە کە باسی ژمارەی قوتابیان و خوێندکاران دەکات یعنی بە هەر حاڵ ینی پێویستە لێرەشدا دووبارە لە ڕووی ناوهینانی ئەو پێکاتانە لەگەل یاسای ژمارە 5 2015 بگونجێندرێت چونکە لەوێج باسی ئەو بابەتەمان کرد و سەبارەت بە برگەی سێەمیش پێم وایە سیاغەکە ئەگەر بەم شێوازە لێ بکرێت باشترە. وەزارەت دەتوانێت بەپێی حکومەکانی ئەم یاسایە باخچەی منداڵان و قوتابخانە خوێندنگە و پەیمانگای پەروەردەیی حکومی بە زمانە جیهانیەکان بکاتەوە بە مەرجێک کە زمانی کوردی تیاندا وەکو وانەیەکی سەرەکی بخوێندرێت یعنی هاوڕێم لەگەل هاوپێشەکانم و پشگیری لە کاک شێخزایریش بکەم کە جۆرە ئەلزامیەتی زیاتری تێدا بیت و زیاتر احتمام بە زمانی کوردی بدرێت لە ڕووی کوالیتی چونکە زۆر جار قوتابی کە لەو قوتابخانە دەخوێنیت زمانی کوردی زۆر لاوازە ڕاستە کە ئەخوێنیت بەس زمانەکەی لاوازە. سوپاس. شادی خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هاوڕای هەموو بەڕێزانم کە باس لەوە دەکەن ئەو ژمارەیە هەڵبگیرێت چونکە یەکێ لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤ ئەوەیە کە بە زمانی دایک بخوێنێت و هەروەها ئەو 2 کاتژمێرەش زۆر کەمن پێشنیار دەکەم بکرێتە بلانی کەم 4 کاتژمێر واتە ڕۆژێکی خوێندن بە زمانی دایک بخوێنێت لە هەفتەکە. زۆر سپاس. زۆر سپاس. سەرسناخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من چەند تێبینیەکم هەیە لەسەر ئەم مادەیە بڕگەی یەکەم سەبارەت بە زمانی کوردی کە ینی ئێمە باستەوە کەین وەکو پێویست گرنگی پێ نادرێت ئەتوانێت ئەمەی بۆ زیاد کرێت لە دێڕی ئەخێری بڕگەی یەکەمە و
و هاوکات زمانی کوردیش لەو ناوەندانە بخوێنێت و بابەتی سەرەکی خوێندن بێت چکە کە بوو بە بابەتی سەرەکی خوێندن هەم لە ژمارەی حەسەکانی ڕۆژانە زیاترە بێ لە دووە بێ بە چوار و گرنگی مامۆسایانیش بەو بابەتە زیاترە بێەوە خاڵی دووەم بڕگەی دووەم ئەڵێ ئەگەر قوتابیەکی بنەڕەتی لەر قوتابخانەیەکی حکومی بخوێنێت کە بە زمانی دایک نەبێت مافی هەیە بەبێ بەرامبەر بۆ ماوەی 2 کاتژمێر لە هەفتەیەکدا بە زمانی دایک بخوێنێت بەمەرجێک خۆی داوای ئەوە بکات خۆی ناتوانێت داوای ئەو کە بپێ یاسا چونکە تەمەنی سنی قانونی نییە لەبەرەوەی مەرحەلەی بنەڕەتی لە یەکەوە تا نۆی بنەڕەتیە ئەبێ لە ڕێی بە خێوکارەکەی و ئەوەی بۆ زیاد بکرێ بەمەرجێک بە خێوکاری قوتابیەکە داوا بکات بۆی ڕاست بکرێتەوە و هەڵە قانونیە لەوە خاڵی سێهەم هیچ شتێبینیەکم لەسەری نێو دەستان خۆش زۆر سپاس مژدەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا پشتیوانی قسەکەی سەرچنارخان دەکەم سەبارەت بە خاڵی یەکەم کە باسی خوێندن بە زمانی ئەویان سریانی کورد و ئاشوور یەک زمانە و هەر لە خاڵی یەکەمدا دەڵێ ژمارەی قوتابیان و خوێندکاران بۆ کردنەوەی قوتابخانەیەکی لەو جۆرە گونجاو بێت یعنی تهدیدی نەکردووە چەندە ئەوە چکە کردنەوەی قوتابخانەیە کە نابێت تهدیدی کە ئەو گونجاوە چەندە پێم وایە ئەو دە قوتابی خوارەوە ڕبتی بۆ نیە چکە ئەوە بۆ خوێندنە لە 2 سەعاتەکەداوە سەبارەت بە خاڵی دووەم پێشنیار دەکەم 2 کاتژمێرەکە بکرێ بە 4 کاتژمێر و لە هەفتەیەکدا 2 جار بێت چکە بێزارکەرە لە هەفتەیەکدا 2 کاتژمێر بێ و لەوانەیە زۆریش گرنگی پێ نەدرێت لەلایەن ئەو خوێندکارەوە و ئەو کە دەڵی سوپاس بەدرێخان بە مادە 35 بڕگەی یەکەم پشتگیری لە قسەکانی مامۆستا عەبدولستار دەکەم کە باز لە خوێندنی بە زمانی عەرەبی تورکمانی سریانی هەتا دوایی کە دەکات بەو زمانانە پێشنیار دەکەم بکات بە زمانی دایکیان و من پرسیارێک لە لیژنەی پەیوەندیدار دەکەم کە باز لە ئەوە دەکاتە بڕگەی یەکەم لەو جۆرە گونجاو بێت مەبەستی لە گونجاوبوون چییە پێویستە لێرەدا دیاری بکرێ و دیار بێ ئایا مەبەستی لە چییە سەبارەت بە بڕگەی سێم من پێشنیارەکەم بابەتی باخچەی مناڵان لەم پرۆژه یاسایە هەلا بدرێت بۆ نمونەکە باسی چەند هەنگاوێکەکە بۆ قوتابیان بۆ باخچەی ساوایان فێربوونی زمان و چەند هەنگاوێک بۆ نمونە زۆربەی باخچەی منداڵان تەنها ئەوانەی کە فێرەکرێن ڕاهێنان و جوڵە و هەندێک بابەتی ترە چکم ئەوان پرۆگرامیان نیە لەبەرەوەی کە تاقیکردنەوە ناکەن پرۆگرامیان نییە ئەم یاسایانە ئەنگرێتەوە بۆی پێشنیار دەکەم باخچەی ساوایان مادەم پرۆگرامیان و تاقیکردنەوە ناکەن لا بدرێت زۆر سپاس کاگازات بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری ئەو برادرانە دەکەم کە کاوە گرنگیاندا بە زمانی دایک پشتگیری کاک محەممەد و کاکیمداد ڕۆبینە خان و سارا خان و کاگڕاهی و کاک کاروان و کاک جەلال و شادی خانم هەموو برادەرەکان کە بەڕاستی زمان خاستان لە بۆ پێکاتەکان زۆر گرینگە لە هەرێمی کوردستان چونکە ئەگەر زمانمان نەمینێ پێکاتەکە وجودی نامینێ گرنگدان بە مەکتەبەکانی پێکاتان زۆر گرنگە لە بۆمە بەڕاستی لەو کۆتایی مهمترە لە هەموو مەسەبەک مهمترە مەکتەبی تورکمانەکان لێدەوەتەوە فەرمووی ئەڵێم سپاس سپاس لێم دەبڕێت لۆیە ئەمە ئەوەندە تاکید دەکەین لەسەر مەکتەبی تورکمان ئەگەر لە من پرسی دەرێم هەموو مەسەبەکانمان لێ وەرگرن بەس گرنگ بدەن مەکتەبی تورکمانیەکان چونکە مەکتەبی تورکمان وجودمانە بیلبیلەی چاومانە لۆیە حەز دەکەین پێویستەکانی پێداویستەکانی ناو مەکتەبی تورکمانی ئەوجا مامۆستای اختصاسە کتابە با لە ناو مەکتەبی تورکمانیش جملەکە ئەوهابی باشترە لە ناو قوتابخانەکانی پێکاتەکان فێربوونی زمانی دایک پۆلی تایبەت پێویستی تایبەت مامۆستای تایبەت لەوێن دەرێ دابین بکرێ ئیشەکە نەک مەکتەوەکی مەکتەبی تورکمانی ئێستا زۆر گلەییمانەیە زۆر کەم و کوڕیمانەیە ئینشاڵە بەو دانیشتنەش حەل دەبی سوپاسان دەکەین سپاس کاگازات کاک ڕۆمیۆ کاک ڕۆمیۆ فەرموو بەڕێزان تکایە کاک ڕۆمیۆ فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی جەنابی وەزیر و ستافەکەی دەکەین لە مادەی 35 بڕگەی یەکەم خوێندن بە زمانی عەرەبی تورکمانی سریانی کەلدواشور و ئەرمەنی من پێم وایە تێکەڵاوکردنێک کراوە لە نێوان زمان و نەتەوە
ئەم کەلدووە ئاشووریا لا دەبرێت چونکی باسەکە باسی زمانە لە هەمان بڕگەدا کە دەڵێ بەو زمانانە دابین بکرێت بە مەرجێک بە خێوکاری قوتابی زمانی دایکی جیاواز کردبێت و ژمارەی قوتابیان و دیسان دەڵێت لەو جۆرە گونجاو بێت من پشگیری سەرجەم ئەو خوشک و برانە دەکەم کە وتیان ئەم گونجاواز چونچی تهدیدی ژمارەکە نەکراوە با تهدیدیش نەکرێت ژمارەی قوتابیان من پشتگیری سەرجەم ئەو بەڕێزانە دەکەم کە ئەمان نەمێنێت بەڕاستی ئەمە حەقێکە حەقێکی طبیعی هەر تاکێکە ئەمە حەقی ئەم نەتوانەیە بۆیە ڕێژەکە دیاری نەکرێت نە بە گونجاو بێت نە بە ژمارەی قوتابیانەکە بڕگەی دووەم کە باسی دوو کات ژمێر دەکا و باسی دە قوتابی دەکاتن بەڕاستی ئەمەش من پێم وایە ئەگەر نەتەوەکان حەقی خوێندن بە زمانی خۆیان هەبێ ناکرێت ئەو با بڵێن نیمچە ڕێگریانە دابنێت چونکی لە زۆر شوێن بەڕێزێک باسی ئەوەی کرد لە شوێنی جوگرافی دابەشبوونی ئەو نەتەوانە مەرج نییە دوو قوتابیش لە شوێنێک کرد بێ بەڵام ئەمە حەقە ئەبێ حکوومەت ئەم حەقە بەم خەڵکە بداتنەوە قسەی کۆتایی من لە یەکێ لە دانیشتەکانی پێشووتر باسی ئەوەم کرد من داوا لە جنابی وەزیر و لە وەزارەتی پەروەردە دەکەم پێدا چوونەوەیەک بکرێ من پێم وایە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە منێک وەکو ڕۆمیۆ هەکاری بەرپرسی پرۆسەیەکی خوێندنی نەتەوەیەک بم بۆ 30 ساڵ و لەوانەیە 10 ساڵی تریش من بم کەم و کوڕی تایە من پێم وایە کاراکتەرەکان خۆیان هەندێک جار کێشەن بۆ پرۆسەکە بۆ سپاس کاک دکتۆر زێدان سپاس کاک ڕۆمی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 35 ئەو بابەتانە دووبارە ناکەمەوە کە هاوکارانم باسییان کرد بەڵام لەبەرەوەی لە هەرێمی کوردستان زمانی یەکەم و زمانی فەرمی زمانی کوردیە اینجا زمانی عەرەبی و زمانەکانی تر بۆیە لە خاڵی یەکەم بەداخەوە لە دێری ئەخیر نووسرایە هاوکات زمانی کوردیش لەو ناوەندانە دەخوێندرێ کەواتە بە شێوەیەکی پاشکۆ ئاماژە پێکرایە بەڵکو دەبێ بڵێن سەرڕای خوێندنی زمانی کوردی خوێندن بە زمانەکانی عەرەبی تورکمانی سریانی کورد و ئاشور ئەرمەنی بۆ قوتابی و خوێندکارانی ئەو پێکاتانە لە قوتابخانە و خوێندنەکەیان دەخوێندرێ ئەوە زۆر ئەساسە دەبێ لە سەرەتاوە ئاماژە پێ بدرێ خاڵی دووهەم لێرە پرسیارەکە لەسەرەوە دروست دەبێت کە هاوکارانیشم کردیان لەسەر ڕێژەی قوتابی ئەگەر کردنەوەی پۆلە ئەوە شتێکی ئاساییە دەبێت ڕێژەکە تەحدید بێ بۆی بتوانین پۆلێک بکەینەوە بەڵام ئەگەر تەنها بۆ لێ ڕاهاتن و فێربوونە دەکرێت ژمارەکە دیاری نەکرێ بڵێ تەنها بۆ فێربوونە جیاوازە لەوەی کە پۆلێکی تایبەت بکرێتەوە زۆر سپاس زۆر سپاس هەڵسان بەڕێز سەرۆکی پەرلەمانی سەرمادە 35 یەکەم و سێەم پشتگیریە سەوسەنخانێت کە مامۆستا عەبدولستاری دکتۆر محیەدینی سەرچنارێ بەس من تێروانینەکە جودا هەیبوو بڕگا دوێ حەستکەم جەنابێ وەزیری یان حتا سەرۆکاتیا لجنا ڕوونکردنەکی مەبدەتن ئەوە بەحسیوان قوتابیانت کەتن بنەرەتینەک و قۆناغا ئێکە تا نەهن زمانێکی تخینە نە زمانێ دایکە دچنە قوتابخانەکە لنەفرەت تورکمانە دچتە قوتابخانەکە کوردی خوێنێت vêrê mafêdayê heftiyane du demjimêra zimanê xwe dayk bixwînet pisyar ev ye kî dê vî zimanê daykî nîşa telebeyê detin aya mamostayê mîlak e eger mamostayê mîlak bitin em hemî dizanîn û ke tasnîfeka hey mamostayê tirkuman e zorbey care çte qutabxanê tirkuman mamostayê mesîhiye diçte qutabxanê xwe yê xwe xwe aya telebeyekî mesîhî medreseka kurdî dixînetin kî dê bi vî dewrî rabitin کی دی زمانی وی دایک نشادتن اگر وکی خوما پشتگیریا سرچنارخانت که مجدخانه کولویری قطابی خوب خول بازنه اکیب تایبتی اکی حتی سیه چش مصلحت خون نزانتن پیتویه بخوکاری قطابی و اویدی بدتن بریاری بدتن کانی دی زمان دایک خینتن یا نه بس کاک من برهان فرمکم بر سروشی پرلمان سرتا پشتگیری لبوچونکانی سرچنارخانکم لەبەشێ لە قسەکانی کە لەم بارەوە کردی من ئەمەوێ پێشنیازەکەم مادەی 35 بڕگەی یەکەم لا ببرێ بەڵام بڕگەی دوو بکرێتە بڕگەی یەکەم و بەم شێوەیە لێ بکرێ چونکە لەبەرەوەی بڕگەی یەکەم
بە شێوەیەکی کەمێک دەستکاریەوە لە بڕگەی دووەم مادەی سێدا هاتووە گەردیقەت بدەن. بڕگەی دووەم واتە بێتە یەکەم لێرەیە خوێندن بە زمانی پێکاتەکان زامن کراوە و هەروە زمانی کوردیش دەخوێنن. ئەگەر قوتابیەکیش لە قۆناغی خوێندنی بنەڕەتی لە قوتابی حکومی بخوێنێت واوە تا کۆتایی بەو شێوەیە لە قوتابیەکیش قۆناغی خوێندنی بنەڕەتی دابنرێ. قوتابیەک نییە بڵێ قوتابی بنەڕەتیە قوتابی ئامادەیە قوتابی قۆناغی بنەڕەتی و یەک و دوو بەو شێوەیە لێک بدرێت بە باشی زان و سپاس. زۆر سپاس بەڵێ بەڕێزانە و بەڕێزانەی کە داوایان کرد و گفتەوەکەن کۆتایی پێهات ئێستا داوا لە بەڕێز جەنابی وەزیرەکەن لە ماوەی 3 دقە ڕاوسەرنج وەڵامەکانی خۆی بخاتەڕ. زۆر سپاس بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەنداوانی پەرلەمان باینتان باش سەبارەت بە مادەی 5 ئەو مادەیە بە بۆچوونی ئێمە قابلی کورتکردنەوە و پوختکردنەوە نییە چونکە فەقەرەی یەکەم حەقێکی مطلقی پێکهاتەکانە منەت نییە بڕوابوونە واجبە کە بێ مافی ئەو پێکهاتانە داوین بکرێت. ئەمە تێڕوانینی پیادەی سیاسی کورد تێڕوانینی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی وەزیرانیشە. لەبەرەوە بڕگەی یەکەم ئەوە حەقێکە کە دەبێت بە قانون تەسبیت بکرێت پێکهاتەکان مافی ئەویان هەیە قوتابخانەی خۆیانیان هەبێت چێ ئەوانەی کە بە زمانی سریانیە خوێنن چ بە ئەوەی کەوانەی کە بە زمانی بەڵێ بەڵام بەم تەفاسیلە ئەمە حەقێکە کە پیانەدا خوێندن بە زمانەکانی دیکە چۆنە. سەبارەت بەوەی کە بەڕێزان تێبینی هەیە لەسەرەوەی کە قوتابخانەیەکی لەو جۆرە بە ژمارەی قوتابیان گونجاو بێ بۆیان خۆتان نەزانن ئێمە ئیشکالمان هەبوو لەوەی کە وتمان عەدەد دیاری بکەین بۆکردنەوەی قوتابخانە تۆزێک لەواچێک گرفتمان بۆ دروست بێ ئەو کاتەوە پێی تەقدیر بڕیاری لێدرێ. ئێستا بە جۆرەی پێڕە و هیچ قوتابخانەیە ناکرێتەوە ئەگەر 15 قوتابی کەمتر نەبێ کامەی ساڵی 2009 جاری پێشوشتمتم هەندێک جار لەبەر زەرورەتی اعتیباراتی فێربوون لەوەش لامانداوە بەڵام باشتێکە ئەوە تەحدید نەکرێت. ئەو تێبینەی بە ڕێزان پێشکەشیان کرد لەسەر بابەتی بەتایبەتیش ئەوەی کاگڕاهی ئەگەر ئەو دەژمارەیە بەلاتانەوە زۆرە بکرێتە ژمارەیەکی گونجاو ڕقم دیاری نەکرێت بۆیە وەزارەت توانێت تەحدیدی کرد. فەرقی بینی خاڵی یەک و خاڵی دوو وەڵامێک بۆ هەموو بە ڕێزان بە شێوەیەکی گشتی. خاڵی یەک کردنەوەی قوتابخانەیەک بۆ کاتێکی عەرەب و هەروە تورکمان و برایانی مەسیحی ئەمە تەسبیتەکرێ. ئەوەی کاک دکتۆر زێدان فەرمووی دەبێت زمانی کوردی بڵێ سەرەڕای زمانی کوردی نابێ بڵێ سەرەڕای زمانی کوردی بۆیە قوتابخانەکە خۆی خوێندن نییە بە زمانی کوردی خۆی قوتابخانەکە قوتابخانەی سریانیە بەڵام زمانی کوردی ژێشتێکە لە مادەکەات خوێنێت چونکە ئێمە سیستمی زمانمان هەیە ئەو قوتابخانانەی بە زمانی ئینگلیزی خوێنن زۆربەی دەرسەکانیان بە زمانی ئینگلیزیە زمانی کوردیشی تیا خوێنرێ ئەوانەی بە زمانی تورکمانیە خوێنن زۆربەی دەرسەکانیان تورکمانیە بەڵام زمانی کوردیشی تیا خوێنرێ لەبەرەوە نابێ بڵێ بە زمانی کوردی بخێتە پێشەوانەوە ئەوە زمانی قوتابخانەکە بۆ جۆرەیە و کوردیش بەشێکە لە خوێندنەکە سەبارەت بە بەڵێ بەڵام ئەمە ینی زمانی کوردی دەخوێنرێ وەکو مادەیەک لە قوتابخانەکە سەبارەت بە ئەوەی کە ئەکرێ بە ئەلیکترۆنی بخوێنن بەڵێ دەکرێت بە ئەلیکترۆنی بخوێنن ئێمە قوتابخانەی ئەلیکترۆنیمان هەیە 8,000 ڤیدۆ تۆمار کراوە شێوەزاری بادینی سۆرانی وانەکان لە پۆلی 1 تا پۆلی 12 هەمووی هەیە و کتێبەکانیش بە PDF هەیە ئێمەش ئەگەر حەقی ئەومان هەبێ گلەیەکی برایانە لە پێکهاتەکان بکەینەوەیە زۆر ماندووە بین تا قەناعەت بە مامۆستا و کەفاعەتەکانیان بکەین ڤیدۆیەکمان بۆ تۆمارەکەن بۆ وانەیەکی ئەلیکترۆنی یان بۆ بابەتانە بێ خۆمان بە شەخسی تەداخولکەین و خەڵک دۆزینەوە ئەوانیش لەو بابەتە ئەگەر هاوکاری ئەمە بن باشترێکە بێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر بابەتی ئەو خاڵە ڕاست بکرێتەوە بە مەرجێک خۆی داوای ئەوە بکات چونکە ئەوە بەخێوکاری قوتابی دەبێت داوای بۆ بکە ئەو تێبینێت تێبینێکی دروستە چونکە ئەو منداڵە ئەهلیەتی قانونی ئەوەی نییە داوای زمان بکە و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. مادەی دوایەوە بەڕێزان مادەی دوای ئەوە لەسەر چێ لەسەر و مادەیە مادەی 35 لەسەر مادەی 35 فەرمودەی تعقیب لەسەر مادەی 35
لەسەر چێ بەدرێخان بێ زەحمەت جارێ نقطە نیزامیە یان ممنە لەسەر چی مادەی چەند مادەی 35 36 هێشتا نەچوین نەخوێنراوە با بخوێنرێتەوە اینجا فەرمون مادەی 36 بخوێنەوە لیژنەی تایبەتمەند بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری هەشتم با بخوێنرێتەوە بەڕێزان مادە بخوێنرێتەوە اینجا نقطە نیزامی لەسەرۆبی بەڕێزان مادەی 36 بخوێن تکایە بەدرێخان مادەی 36 بخوێنەوە بەڕێزان تەوەری هەشتم قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت مادەی 36 یەکەم قوتابی و خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت کە لە چوارچەوەی تەمەنی یاسای خوێندنیدایە مافی خوێندن و دابینکردنی هەلی یەکسان وەرگرتن و بەردەوامبوونی خوێندنیان لە دامەزراوەکاندا هەیە بە ڕەچاوکردنی بڕگەی سێمی مادەی 39 ئەم یاسایە پێویستە لە هەموو قۆناغەکانی خوێندن گرنگی بە قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بدرێتن بە پێی جیاوازی توانست و ئامادەباشیان لەگەڵ دابینکردنی مامۆستایانی پەروەردەی تایبەت سێهەم دەبێت وەزارەت پێوەر و هۆکار و کەلوپەلی تایبەت و شێوازی هەڵسەنگاندن و تاقیکردنەوەی گونجاو بۆ قوتابی و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت دابین بکات چوارەم ئەرکی وەزارەتە ناوڕۆکی پلانی فێرکردن و پرۆگرامەکانی خوێندن و بەڵگە پەروەردەیەکان بۆ میلەکانی فێرکردن و چاڵاکیە تایبەتەکان کە پەیوەستن بە کتێبەکانی خوێندن گەشە پێ بدات و بیان ڕەخسێنێت پێنجەم ئەرکی وەزارەتە کار بکات بۆ پتەوکردنی ڕۆڵی هۆشیاری کۆمەڵگە و بەشداری پێکردنی کەسوکاری قوتابیان و خوێندکاران و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی شەشەم ئەرچی دامەزراوەکانە کار بکەن بۆ ئەوەی تەلاری قوتابخانە و خوێندنگە و پەیمانگە پەروەردەیەکانیان لەگەڵ پێداویستیەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بگونجێنن و ژینگەیەکی پەروەردەی و فێرکاری گونجاویان بۆ دابین بکەن حوتەم ئەرچی وەزارەتە ڕێڕەوی خوێندنی جۆراوجۆر پێداویستی خوێندنی پیشەیی و تەکنیکی بوارەکانی دیکەی گونجاو لەگەڵ توانەکانیان بۆ قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت دابین بکات بەڵێ بەڕێزان هەر بەرزێگەوی لەسەر مادەی گفتوگۆ کات با دەست بەرز کات جارێ با ئێرە بنووسرێ ئێوە دەستدانن لێ زەحمەت با ماندوو نەبن تانوان دەستدانە بەرزکەنەوە دێ کە عەبدولستار کە عوسمان شادی خان ڕووپاخان کاک شاخەوان کاک حاجی هێرش گوڵیزار خان کاک چیا خەدیجە خان کاروانیش بنووسە مەم بورهانیش بنووسە مەم بورهان بنووسە دەستی بنووسە بەڵێ بەڕێزان ئەو بەڕێزانەیە گفتوگۆ لەسەر مادەی 36 کەم بریتین لە بەڕێزان کە عەبدولستار شادی خان ڕووپاخان کاک شاخەوان کاک حاجی هێرش کاک بەڵێن کاک کاروان لیزا خان گوڵیزار خان خەدیجە خان کاک شێخ زایر کاک تۆری ئیسماعیل کاک سیپان بەدرێ خان مامۆستا ئەبوبەکر مژدە خان هەڵەسان سەرچنار خان کاک دیاری کاک سەرکۆ کاک مەم بورهان بنووسن ئەوانیش زانفەتە یەکدا ئەوانیش زانفەتەوە ناوانە فەرموو عوسمان شنو خان
بەڕێزان جارێک تری فەرمووکە. بەڕێزان جارێک تری خوێنینەوە هەر بە ڕێزێک ناوی تۆمار نەکرا و پێمان بڵێن. کاگیمداد، کاگازاد، کاک مەمبوران، کاک سەرکۆ، کاک دیاری، سەرسانخان، ڕەسخان، مژدەخان، مامۆستا بەکر، بەدرێخان، کاک سیپان، دکتۆر ئیسماعیل، کاک عەبدولستار، شادیخان، ڕووپاخان، کاک شاخەوان، کاک حاجێرش، کاک بەڵێن، کاک کاروان، لیزاخان، گوڵیزارخان، خەدیجەخان، شێخ زایر، کاک چیا، سەوسەنخان، دکتۆر ڕێبوار، شیرین ئەمین، عوسمان سێدەری، شنۆخان. ماشەڵڵا نازانم. تمام مامۆستا عومەر ئەڵەسخان تاو کێتر گوڵیزار خان نووسراوی گوڵیزار خان ناویشمان خوێندیتەوە تەوە کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی بەڕێز جەنابی وەزیر و ستافەکە یەکەم دیارە بڕگەکانی ئەم مادەیە تا ڕادەیەک بەباشی داڕژراوە، بەڵام ئەوی کە من سەرنج و تێبینیەکمە بوو لە ڕاستیە ئێستا زۆربەی خێزانی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بەتابەت ئەوانەی کە مۆزەفن یا لەناو وەزارەتی پەروەردە دەوامەکەن تووشی ئیشکالێتە بن. ڕێوشوێنەکانی ئەم قانونە ئەگەر لە مادەکانی دواییە هەبێ من بەدیقەت بەرچاوم نەکەوت بێ ئەوە ئەبێ بمبەخشن، بەڵام ینی چی حەق ئەدەین بە دایک و باوکی ئەو خوێندکارانە کە خاوەن پێداویستی تایبەتن لە مامەڵەکردنیان هەم لە وەزیفە هەم لە شێوازی داوامکردنی خوێندکارەکانیان قوتابیەکانیان لە ناو قوتابخانەکانە زۆر زۆر سپاس. زۆر سپاس کاک شاخەوان. بەڕێز پەرلەمان مادەی 36 بڕگەی دووەم پێویستە لە هەموو قۆناغەکانی خوێندن گرنگی بە قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بدرێت. تا ئێرە تەواو ئەم بابەتە و من لە جەنابی وەزیرە پرسم یعنی لەسەر خزمەتگوزاری خوێندنگاکان بۆ خاوەن پێداویستی تایبەت یعنی بەشی زۆری خوێندنگا کۆنەکان لەسەر دیزاین و تەسمیمە کۆنەکەن کە یعنی هیچ ئەوەیەکی تیان نییە خزمەتگوزاری تیان نییە بۆ خاوەن پێداویستی تایبەت، هەرچەند ینی بەپێی ئەم دەرخستە تازەکان و تەسمیم و دیزایانی تازەی کە خوێندنگاکان دروست دەکرێت یعنی خزمەتگوزاری خاوەن پێداویستی تایبەت لە خوێندنگاکان دروست کراوە، بەڵام بە دیزاینە کۆنەکە هەروەکو خۆیەتی ئەوە نەکراوە. پێشنیارەکەین یعنی بۆ ئەو خوێندنگانەی کە ینی خوێندکاری خاوەن پێداویستی تایبەتی تێدایە وا بکەن لە ڕاستی هەم بۆ دروستکردنی دەرخستەی تازە و تعدیلاتی تازە کە پەیوەندی هەیە بە هاتوچۆی ڕێگەی هاتوچۆی خاوەن پێداویستی تایبەت لە ناو خوێندنگاکانە ئەوە بکرێ و زۆر سپاس. زۆر سپاس شیرین خان شیرین ئەمین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 36 پشتگیری لە ڕائەکەی کاک بەڵێن دەکەم و پرسیارێکم هەبوو لە بەڕێز وەزیر ئایا پەروەردە و پرۆگرامی تایبەت بە خاوەن پێداویستی بابڵێن بە خاوەن پێداویستی تایبەت دەستەبەر ئەکرێت کە پرۆگرامێکی تایبەتیان هەیە بچکە جۆری بابڵێن خاوەن پێداویستە تایبەتەکان ڕەنگە جیاواز بێت و بۆ هەندێکیان گرفت دروست بێت لەم شێوازە پرۆگرامەیە و هەندێک خاوەن پێداویستی تایبەت هەن بە دڵنیاییەوە خاوەنی بەهرەیەکی جیاوازن تا چەند وەزارەت توانوێتی گرنگی بە بەهرەکانیان بدات و تەکنیکی تایبەتیان بۆ دەستەبەر بکات. زۆر سپاس. حاجێرش فەرموو. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من پرسیارێکم لە جەنابی وەزیر هەیە ئایا هیچ داتایەک هەیە بۆی بتوانێت ڕێژەی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت دیاری بکرێت و هەروەها بەنسبەت هوشیارکردنەوەی قوتابیان و خوێندکاران لە خوێندنگاکان پێویستە کە ڕێنمایی و شیاری پێویست بدرێ بۆ خوێندکارانەی کە خاوەن پێداویستی تایبەتیان لێیە بۆ ئەوەی خوێندکاران هەڵس و کەوتی گونجاو لەگەڵ ئەو جۆرە خاوەن پێداویستە تایبەتیانە بکەن کە هەز نەکەن بۆ خوێندن گونجاو نینە. سپاس. زۆر سپاس. گوڵیزار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارێک ئاراستەی وەزیر دەکەم. خاوەن پێداویستی تایبەت ئێستا پێناسەکراوە بەڵام زۆر وازح نییە. بۆ نمونە هەیە مەسەڵەن مێشکی شەلەلی نوسفی هەیە، لێرەدا چۆن پێویستی بە خوێندنێکی بەڵتی هەیە. لێرە ئێوە وەکو وزارە چۆن چارەسەری ئەم حاڵەتەتان کردووە؟ باس. زۆر سپاس. کاک شێخ زایر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 36 خاڵی یەکەم قوتابی و
قوتابی و خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت لێرە وشەی خاوەن پێداویستی تایبەت بە شێوەیەکی گشتی هاتووە جیاوازی نەکردێت لە نێوان زۆری پێداویستی تایبەت بە نمونە هەمانە نابینایە هەمانە شەڵە دەماغە هەمانە ئیفلیجە ینی بە چ شێوەیەک زیاد دەکرێتەوە لە قوتابخانەکان ئایا قوتابخانەی تایبەت بەو جیاوازی تایبەتی خاوەن پێداویستی تایبەت دەکرێتەوە یان نا خاڵێکی تر لە خاڵی پێنجەم لە کۆتایی بەشداری پێکردنی کە سوکاری قوتابیان و خوێندکاران لێرە بکرێتە خاوەن پێداویستی تایبەت هەرچەندە یاسایەکە لەسەر پێداویستی تایبەتە بەڵام لە ڕووسیاغاکردن ئەوە زیاد بکرێ باشترە و پێشنیار دەکەم خاڵێکی تریش زیاد بکرێ کە هاوکاریکردنی کە سوکار یاخود بە خێوکاری قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت ئەگەر فەرمانبەر بن لە دام و دەستگاکانی حکوومەت و زۆر سپاس. زۆر سپاس سەوسان خان. بەڕێز سەرۆکی پارلەمان سەبارەت بە بەڕگەی دووەم من پێشنیاز دەکەم کە بەم شێوازەی لێ بکرێ پێویستە لە هەموو قۆناغەکانی خوێندن گرنگی بە قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بدرێت بە پێی جیاوازی ئاست و توانا و ئامادەییان لەگەڵ دابینکردنی مامۆستای تایبەت بە قوتابی خاوەن پێداویستی تایبەت. لە بەڕگەی چوارەمدا ئەم بەڕگەیە هیچ ئاماژەیەکی بە ناوی خاوەن پێداویستی تایبەت نەکردووە یعنی و نازان بەڵگە پەروەردەیەکان لێرە ئاماژەی پێدراوە ئایا مەبەست پەرتوکە پەروەردەیەکانە کە ئاماژەی پێدراوە گەر وەڵاممان بدرێتەوە و لە بەڕگەی شەشەمیش پێشنیاز دەکەم کە لە ڕستەی دووەمدا پێویستیەکانی کەسانی بکرێتە پێداویستیەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بگونجێنن. لە بەڕگەی حەوتەمدا پێشنیاز دەکەم کە بەم شێوازەی لێ بکرێ ئەرکی وەزارەتە ڕێڕەوی خوێندنی جۆراوجۆر پێداویستی خوێندنی پیشەیی و تەکنیکی گونجاو دابین بکات کە لەگەڵ بارودۆخی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بگونجێت. زۆر سپاس. دکتۆر ڕێبوار. بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادە 36 سەبارەت بە مافەکانی خاوەن پێداویستی تایبەتیان ئەو قوتابیانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بەشێک لە مافەکانیان ئاماژەی پێکراوە هەم لە مادە 36 هەم لە مادە 39 بەڵام بۆەوەی کە تەفسیری جیاواز هەڵنەگرێ هەندێک اتفاقاتی دەولی هەیە هەندێک معاهداتی دەولی هەیە وەکو جارنامەی جیهانی مافی مرۆڤ هەردوو ئەحدی نێودەوڵەتی مافەکانی سەقافی و اقتصادی ئەوانە سەرباری ئەوەش اتفاقیەکی نێودەوڵەتی تایبەتمان هەیە بە مافەکانی خاوەن پێداویستی تایبەت و OHCHR ئەگەر بکرێ ئاماژە بەو اتفاقیانە بدرێ بۆ ئەوەی کە هیچ تەفسیرێکی جیاواز هەڵنەگرێ نەڵێن بەشێکی تایە نەوە هەمیش قیەمێکی عالەمی دەدا بە پرۆژە یاساکە پێم وایە زۆر گرنگترە بێ. زۆر سپاس. زۆر سپاس. کاگازات. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 36 بەڕگەی چوارەم کە دەلێ ئەرکی وەزارەتە ئەو پرۆگرام و چالاکی و میلاک بە نسبەت بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی تورکمانی و سریانی ئەمە هەیکەلیەمان نییە ئەگەر هەیکەلیەمان نەبی ناتوانی ئەوانە بکە بۆیە داواکاریم لە وەزارەت هەیە وەزارەتی پەروەردە هەیکەلیەک عەلەقل لە بۆ پێکاتەکان دابم درێت هەیکەلی پێکاتەکان مەسەلەن بەشی پرۆگرام و بەشی چالاکی و بەشی تەرجەمە و کە مشکلەمان هەیە لۆ ئەوانە هەیکەلیەکمانەبی ئەو نقطەیە جێبەجێ دەکرین نەکو ئەمە هەروها دەمینینەوە. سوپاسان دەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو ئەندامێکی لێژنەی مافی مرۆڤ تەبعاً پێویستە ئیهتیمام بە خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت بکەین. بەڕاستی ئەوە ئەرکی سەرشانمانە وەکو حەقێکی خوێندن و وەکو حەقێکی مافی مرۆڤ بەڵام لێرەدا خاوەن پێداویستی تایبەت جیاوازی نەکرایە خاوەن پێداویستی تایبەت چکە زۆر جیاوازی هەیە لە نێوان نەخۆشیەک بۆ خاوەن پێداویستیەکی تر. سەبارەت بە خاڵی چارەم هەمان ڕای کاکازادم هەیە ینی ئێمە وەکو میلاکمان هەیە وەکو خوێندنی تورکمانی و قوتابیەکان و بەڵام وەکو بەڕێوبەر ڕاستیت پێ بنم تاوەکو ئێستا بەڕێوبەرێکی گشتی بە وەکالەت و هیچ میلاکێک نییە سەبارەت بێ من هەیکەلیەمان نییە بۆیە من ئەو پرسیارە لە جەنابی وەزیر دەکەم ینی ئەو هەیکەلیەی بەڕێوبەری تورکمانی کەی نێدادەندرێ. خاڵێکی تریش لە خاڵی 4 و 5 و 6 ئەوانە زۆر ئەرکی وەزارەتە
وابزانم پێویست بۆ هەموو ئەرکی وەزارەت ناکە. زۆر سوپاس. زۆر سپاس. مامۆستا ئەبوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من سێ تێبینیم هەیە لەم مادەیەدا. یەکەم پشگیری خات و شیرین ئەمینەکەم کە پێویستە خاوەن پێداویستی تایبەت، قوتابی خاوەن پێداویستی تایبەت پرۆگرامی تایبەت بە خۆیان هەبێت، چونکە توانای ئیستیعاب و فەهم و تێگەیشتنیان بۆ مادانە وەکو کەسێکی ئاسایی نییە. دووەم ئەو دوو بڕگەی مادەی 39 بڕگەی چوارەم هێنرێتە ئێرە بۆی بکرێ بە یەک مادە. سێهەم پێویستە خاوەن پێداویستی تایبەت بەدەربن لە حکومەکانی مادەی 10 و 14 ئەوەی کە پەیوەندی بە دیاریکردنی تەمەنەوە هەیە لە مادەی 10 و 14 چونکە ئەوانە حاڵەتێکی تایبەتیان هەیە. خاڵی پێنجەمیش نازانم چ پەیوەندی بەم بابەتەوە هەیە. خاڵی پێنجەم مەسەلەی هۆشیاری کۆمەڵگە و ئەو شتانە چ پەیوەندی بە خاوەن پێداویستی تایبەتەوە هەیە، بۆیە پێم وایە بڕگەی پێنجەم بڕگەیەکی زیادە. زۆر سپاس. زۆر سپاس. کاک دیاری. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی 36 لە کۆتایەکەدا دەڵێت بەڕەچاوکردنی بڕگەی سێم لە مادەی 39 ئەم یاسایە. ئەگەر بچین بۆ مادەی 39 بڕگەی سێمی یاساکە دەڵێت نابێت دامەزراوە حکومیەکان جگە لە قوتابخانە و خوێندنگە تایبەتمەند و بەهرەدارەکان مەرجی پێشوەختە و تاقیکردنەوەی دەرەکی بۆ وەرگرتنی قوتابی خوێندکاردا بنێن، جگە لە مەرجەکانی توانای دامەزران زمانەوانی قوتابی خوێندکار و ئەو مەرجانی لە یاسایەدا ڕێگەیان پێدراوە. بەڵام بینە بڕگەی چوارەم ئەڵێ وەرگرتنی منداڵ و قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بە پێیەکێ لەم دوو میکانیزمە بێت. یەکەم دووەم واتە دەبێت بڵێ بەپی مادەی 39 بڕگەی چوارەم نەک بڕگەی سێم. هیوادارم تەرکیزە بکەم بگەڕێنەوە بۆەوە مادەی چوارەم پەیوەستە بەم بابەتەوە نەک بڕگەی سێم. یەکێکی دیکە لەو شتانە بەڕێز وەزیری پەروەردە لە خوێندنی خاوەن پێداویستە تایبەتەکانە ئێمە لە هەرێمی کوردستانێکی لە کێشە گەورەکانمان تا ئێستا نابیستانە. هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان نابیستان هیچ قوتابخانە و یعنی هینێکی فێربوونیان نییە. هەتا ئێستا بە فەرمی نازانم بە ئەو ڕۆژە من لەگەڵ بەشێکیانە قسەم کرد، ئەیانوت ئێمە هەتاوەکو ئێستا گەورەترین کێشەمان پرۆسەی خوێندن و فێربوونە. پرسیارەکە وەیە لەم خوێندنی خاوەن پێداویستی تایبەتایە چۆن ئەمانە جێکرێنەوە، چۆن خوێندنێکی باشیان بۆ فەرەهەمەکرێت. و پرسیارێکی دیکە یعنی لە ئەزمون و تەمەنی پەرلەمان حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی پەروەردەیە لەم 30 ساڵی ڕابردووە ئەگەر نەتوانرابێ وەکو پێویست ئەم شتانی کە لەم پرۆژە یاسایە باس کراوە ئەم ئیلتیزاماتانە ئایا دوای تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە بوون بە یاسای ئەمە ئایا حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی پەروەردە دەتوانێت ئەم خوێندنە فراهەمکا بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان لە دوای دەرچوونی ئەمە و بوون بە یاسای ئەمەوە؟ سپاس. زۆر سپاس. کاک سیپان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی، مادەی 36دا بە گشتی زۆر بجوانی داڕشتنێکا باشکێژ بۆ خودان پێتیڤین تایبەت و تەخێکا گرنگا جوواکینێک و vێت تایبەتمەندیەکە تایبەت بدەی نەبێت تەخێ لێ دەگوتنێت مەدا دیگەل ڕێکخراوین تایبەت بە مافێ خودان پێتیڤین تایبەت gelek gazında jüvê çendêt kir. Li madê 54 da amaje pê çendê daya her kesek 2 sala li qonaxa xwe da bimînîtin divê bişte xandina êvaran. Lê xudan pêtîviyên taybet ji ber ku xudan pêtîviyên taybet û wekû cesediyen tamamiyeka tamamiye jûyekê bişêtin bi şef yan bi her hokareka dî bişte xandinên êvaran lewra daxwaz dikim. Di madê taybet bi xudan pêtîviyên taybeta taybetmendiyeka taybet bu an bihête dan ji ber ku nebitine 2 sala dema ku qonaxekê timînîtin بهێتە دووری خستن ژێ خاندنگی هەیە و بچیتە خاندنگەکە ئێواران چونکی زۆربەی خاندنگی هەیە ئێواران ڕەنگە لە دووری ماڵێت وان بە ئەوەش بووان بارگرانیەکە زێدەترە و زۆر سپاس. مامۆستا بەناوی خوای بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی دەستخۆشی لە لیژنە و هەموو ئەو بەڕێزانە کەم کە ئەم مادەیان تەرخان کردو. ئەم مادەیە زۆر زۆر گرنگە. ئێمە لە هەرێمی کوردستان کێشەمان زۆرە لە ناوەندەکانی خوێندن لە خوێندنی باڵا لە مؤسسەکانی تر سەبارەت بە مافەکانی گەنجان هاوڵاتیان مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان. بۆیە من چەند سەرنجێک لە ڕوانگەی ئەزمموی ڕۆژانەی
خۆمەوە خەمەڕوو بۆ ئەوی بەڕێز هیوادارم بەبایە خەوەریگرن و ئەندامانی پەرلەمانی بەڕێزیش پشگیری بکەن. یەکەم بەنسبەت ناوەکەوە بۆی ڕوونتر بێ خاوەن پێداویستی تایبەت ناوێت کە ئەگەر وشەی کەمەندامی لەگەڵ بێ ئەمە کەمەندامان زۆرێکیان خۆیان ڕازین بە وشەیە کێشیان لەگەڵیان نیە و ئێمە یاسای ژمارە 22 ساڵی 2011مان هەیە ئەم وشەی تایە ئەمە لەکە نیە عیبە نیە تیا بێ ڕوونترە لەگەڵ کورتە باڵاش بە هەمان شێوە لە هەموارەکەی 2021 کورتە باڵاشمان بۆ زیاد کرد ئەمە داوای خۆیانە. خاڵی دووەم لە بڕگەی سێیەم پێوەەر و هۆکار و کەلوپەلی تایبەت لەگەڵ شێوازی هەڵسەنگان و تاقیکردنەوە تێکەڵ کراوە جیا بکرێتەوە زۆر زەڕورە چونکە پێداویستی و کەلوپەل بۆ نمونە قوتابخانەکان ڕەمپایەکیان تیا بێت مناڵێک لەسەر عەربانەیە کە بە ئاسانی بچێتە ژوورەوە بۆ نمونە لە WCەکانە WCەکی غەربی تایبەت بە خۆیان هەبێ و هەندێک نمونەی تر کە ئەمە مافە و پێداویستیە جیا بکرێتەوە لەگەڵ پێوەەر و هەڵسەنگاندن کە ئەمانە شتی فەنی پەیوەدیدارە بە سیستەمی پەروەردەی. خاڵێکی تر ئەوەیە کە سەرڕای ئەم خاڵانەی لەم مادەیە هەن کەشتی زۆر گرنگیانتیایە بەڵام بەهۆی ئەو معاناتە گەورانەی کە هەن سەبارەت بە مافی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت زۆر بە زەڕوری ئەزانم سێ بڕکە زیاد کەم کە بەڕوونی مافی خوێندن و پەروەردە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت دەستە بەرکە. یەکەمیان بڕگەیەک زیادکەین نابێت لەمپەر و کەمەندامی جەستەی بکرێتە ڕێگری لە بەردەم کەسانی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت لە پۆلە ئاساییەکانە لە حاڵەتی ئاسایی خوێندنی ئاساییە. مناڵمان هەیە هەردوو دەسی نییە هەردوو قاچی نییە و تەنانەت نمونەیەک هەبوو لە 2007 گەنجێک وەرگیرا بوو لە زانکۆی چەرموو لە چەمچەماڵ هەفتەی یەکەم خوێندکارە هاوڕەکانیان بە کۆڵ لە قاتی یەکەمەوەیان برد بۆ قاتی حەوتەم پۆلەکەی لەوێ بوو. باشە گەرمە هوشیاریەک هەبێ یەکەم بیناکە بێ مەسعەدی تیا بێ و نەخێر کە مامۆستاگیان وەختەکە تەواو گەت سڕێگەیتە دوای بەنووسین بدەیتە بە ڕێزان ئەو 2 دقە و نیویشە زۆر زەرورە کە عەبدوستار 2 دقە و نیویشە شتەکەم گرنگە بۆتانێرم بەسەر بەنووسین بدێنە بەسەر چاو سێ بڕگەم زیاد کردووە بۆتان نێرم بەسەر چاو دەست خۆش کە عەبدوستار. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا دیارە خاوەن پێداویستی تایبەت لە وەزعێکی تایبەتدان ناوەکە بخۆی وەیە و پێویستیشان بە هاوکاری و دەستگرۆی تایبەتیش هەیە. کەمەندامان یا خاوەن پێداویست تایبەت تەمان موسیشان هەیە بە پێی یاسا کە 150,000 زۆر کەمە زۆر کاتی خۆی لێرە لەم پەرلەمانش داوا کرا کە ئەم موسیان بۆ زیاد بکرێ نەکرا. ئێستا سەبارەت بەوانە من بەڕاستی وێڕای پشگیریم بۆ خاڵەکانی مامۆستا عومەر و پێشتر ئی شیرین خان و ئی مامۆستا بەکریش بە زەروری دەزانم خاڵی دوم ئاوای لێ بکەین ئێمە گرنگێکی تایبەتیان پێ بدەین و هاوکاریش تایبەتیان بکەین بڵێین پێویستە لە هەموو قوتاب قۆناغەکانی خوێندن گرنگی بە قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویست تایبەت بدرێ و مانگانە بە بڕێک کە لە 50,000 کەمتر نەبێت هاوکاری بکرێن. یعنی من دەڵم چی تایبەتی تێدای بۆ ئەوان خاوەن پێداویست تایبەتە کەم ئەندامە یا کورتە باڵایە خۆی پێویستی بە هاوکاری هەیە یعنی خۆی وەکو خەڵکەشی ئاسایی نیە بتوانێت پێویستەکانی خۆی دابین بکە بۆ پێم وایە ئێمە ئەو خاڵە زیاد بکەین. زۆر سوپاس. شنۆخان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕووی شکلیەوە بڕگەی چوارەم و پێنجەم و شەشەم و حەوتەم ئەرکی وەزارەتە پێشنیارەکەم بکرێت یەک مادە و چەند خاڵێک ینی خاڵ لە خۆی بگرێ لە ڕووی ناوەڕۆکیشەوە تجارەت بە بڕگەی دووەم کە لە هەموو قۆناغەکانی خوێندن گرنگی بە قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بدرێ بە دابینکردنی مامۆستای پەروەردەی تایبەت و هەروەها زۆر گرنگە دابینکردنی هۆی گواستنەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت ئەگەر بۆ خوێندکارانی دوورەدەست و قوتابیانی دوورەدەست لە شارەکان ناتوانێت حکوومەت ئەمە جێبەجێ بکە بۆ خاوەن پێداویستیانی تایبەت ئەمە زۆر زەڕورە ئەگەر حەقەن گرنگی بەو چینە ئەدرێت. سەبارەت بە بڕگەی شەشەمیش ئەرکی دامەزراوەکانە کار بکەن بۆی تەلاری قوتابخانە و خوێندنگە بگونجێن لەگەڵ توانای خاوەن پێداویستی تایبەت. پێشنیارەکەم بکرێتە ئەرکی وەزارەت لە بەرۆی دامەزراوەکان خۆیان ناتوانن تاوەکو ئێستا قوتابخانە و خوێندنگە هەیە گڵە هەیە کابینەیە ینی چۆنە گونجێنرێت لەگەڵ توانای خاوەن پێداویستیانی تایبەت لەبەرەوە پێشنیارەکەم ئەم ئەرکە بە وەزارەت بسپێرەکەم کێشەیە چارەسەر بکە و زۆر سپاس. شادی خان بەڕێز سەرۆکی پەرلەمان
بێڕای پشگیریم بۆ وتەکانی کاک عومەر و هەموو ئەو بەڕێزانەی کە وتەکانیان لەگەڵ وتەکانی کاک عومەرە یەک دەگرێتەوە. من چەند تێبینیەکم هەیە. یەکەم بنەمای کارکردن لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت لەناو ئەم یاسایەدا لە هەر شوێنێک وشەی خاوەن پێداویستی تایبەت هاتووە بکرێتە ناونیشانی یاسای خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان و کورتە باڵایان بۆ جێبەجێکردنی ئەو بڕگانەی کە لە یاساکەی دیکەدا هاتووە کە ئەکەوێتە ئەستۆی وەزارەتی پەروەردە، چونکە جەنابی وەزیر چەند بڕگەیەکمان هەیە لەو یاسایەکە وەزارەتی پەروەردە مولزەمە بە جێبەجێکردنی ئەو پێداویستیانەی کە لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت یەکەگرێتەوە. ئەو بنەمای کارکردن لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتە عەدەمە تەمیزە، واتەوە ئێمە وەکو تاکێکی ئاسایی مامەڵە لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت تا بکەین بە دابینکردنی ئەو پێویستیانەی کە هەیەی لەناو خوێندنگە و قوتابخانەکاندا. خاڵێکی دیکە ئەو خاڵی کاک شاخەوان ئاماژەی پێدا کە پشگیریەکەم نەک تەنیا ئەو ڕێگایانی هاتوچۆ ئەبێ ئامادە باشیان بە بکرێ و کاک عومەریش ئاماژەی پێدا. ئێمە تەفاسیلمان هەیە لە ژیانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامانە کە پێویستە تەرکیزمان لەسەری بێ و ئاگاداری بین، شوێنی دانیشتنیان لە پۆلەکاندا، شوێنی ئاو خواردنەوەیان لە قوتابخانە و خوێندنگەکاندا، شوێنی هاتوچۆیان، ئەمانە هەمووی ئەبێ لە کاتی تعمیرکردنەوەی ئەو خوێندنگە کۆنانەی کە هەمانە و هەروەها دامەزرانی خوێندنگەی تازە لە بەرچاو بگیرێن. خاڵێکی دیکە لە خاڵی سێمی مادەکەی هاتووە وەزارەت هۆکار و کەلوپەلی تایبەت و شێوازی هەڵسەنگاندن دیاری ئەکا. جەنابی وەزیر ئایا ئەم هۆکارە تایبەتانەی کە هەن بۆ نابینایان ڕێنووسی پڕیل ئاماداکەن یاخود بۆ ناویستان زمانی ئاماژەش ئاماداکەن، چونکە یەکێک لە ئیشکالیاتەکان لەگەڵ نابینایان و ناویستان ئەم دوو خاڵەیە کە ئێمە پێویستە زۆر بە چڕی لەسەریان بۆستینەوە و زمانی تایبەتیان یەک خاڵی بچووکە ماوە 30 سانیە. بۆ خاڵی پێنجەم زۆر ضرورە فقرەیەکی بۆ زیاد بکرێ ڕێبەریەک بۆ مامۆستا و فەرمانبەری قوتابخانەکان بۆ جێبەجێکردنی تەواوی هۆشیاری کۆمەڵگە و هۆشیاری مامۆستا و مۆزەفینی ناو قوتابخانەکان پێویستە وەزارەت ڕێبەری هەبێ بۆ هۆشیاری هەموو ئەو کەسانی کە لە خوێندنگاکانە مامەڵاکەن. زۆر سپاس لیزەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز جەنابی وەزیر، دەستان خۆش بێ زۆر خاڵی پێویستی تێدایە لەسەر ئەو قوتابیانی یاخود ئەو خوێندکارانەی کە خاوەن پێداویستی تایبەتن. بەڵام من پێم وایە لەگەڵەوەی کە لە مادەی 37 باسی خوێندنی ئەلکترۆنی ئەکا بیرمان نەچێ خێزان هەیە کە باری دارایی گونجاو نییە مناڵەکەی بە کۆڵ ئەبا بۆ قوتابخانەکان زەحمەتێکی زۆر بۆ خێزانەکە دروست دەکات. بۆیە پێم باشە لەم مادەیە بڕگەیەکی دیکەی بۆ زیاد بکرێ خاص بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت. ئەمەش بەم شێوەیە بێ ئەگەر پێویستی کرد ئەرکی وەزارەتە مافی ڕێگە پێدانی خوێندنی ئەلکترۆنی بداتە قوتابی و خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت بە پێی ڕێژەی پێداویستیەکەی. ئەمە هەم ئەو مشتومڕە کۆتایی پێدەنێکە دەوترێت هەندێک قوتابخانەمان هەیە، با نەڵێم هەندێک زۆربەی قوتابخانەکانمان بە گوێرەی پێویست نین بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. ئەمە ئاسانکاریەکە هەم بۆ وەزارەت لە ڕووی داراییەوە، هەم ئاسانکاریە بۆ خوێندکارەکە خۆی قوتابیەکە خۆی، هەم ئاسانکاریە بۆ خێزانەکەشی کەوا تۆ مەجالێکی ئەیە تێ لە ماڵەوە لە شوێنی خۆی بەبێ ئەوەی ئەزیەتی خێزانەکەی بدا وانەکانی خۆی بخوێنێ. بەڵام بە دابینکردنی زمانی ئاماژەش هەروەکو شادیخانی لەوەی باسی لێ کرد کە زمانی ئاماژەش لەگەڵ خوێندنی ئەلکترۆنیەکە هەبێ بۆ ئەوەی کە نابیستان و هەروەها نابینایانیش سوودی لێوەربگرن. زۆر سوپاس. خەدیجە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەو مادەیەکی زۆر گرنگە و جێی دەستخۆشیە بەڕاستی، چونکە ڕێک خوگونجاندنە لەگەل پێوەر و ستاندارد و ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان کە هەن سەبارەت بە مافەکانی خاوەن پێداویستە تایبەتیەکان بوو دابینکردنی ژینگەیەکی ئابووری و کۆمەڵایەتی و پەروەردەیی گونجاو بوویان. من پێم وایە تەنها لە ڕووی شکلی شتی زۆر باشی تێدایە، خاڵی گرنگی تێدایە، لە ڕووی شکلی دەتوانین پێداچوونەوەیەک پێی بکەین. هەتا برگەی دوام دوای برگەی دوام دەتوانین برگەی سێم بەم شێوازە دابڕێژینەوە. برگەی سێم ئەرکی وەزارەتە ئەمانەی خارەوە ئەنجام بداتن. برگەی سێم لە یاسایەکە ببیتە خاڵی یەک دابینکردنی هەتا کۆتایی هەتا خاوەن پێداویستی تایبەت دابین بکات نەمینی لەوێ ڕەش بکەوە. برگەی چوارەم ببیتە خاڵی دوو بەم شێوەیە گەشە پێدانی ناوەڕووکی پلانی فێرکردن هەتاکو دەگاتە
کتێبەکانی خوێندن و بلین برگەی هەفتەمیش ببیتە خاڵی سێ دووبارە دابینکرد لە جیاتی ئەرکی وەزارەتە دابینکردنی ڕێڕەوی خوێندن هەتاکو خاوەن پێداویستی تایبەت و برگەی پێنجەمیش ببیتە خاڵی چوارەم و برگەی شەشەمیش ببیت بە خاڵی پێنجەم پێم وایە بەم شێوەزە گونجاوترە بیتن بۆ ئەوەی کە لەو هەموو ئەرکی وەزارەتە بلین ڕزگاریشمان بیت. سپاس کاکچیا. بەڕێز سەرۆکی پەرلەمانی من یەک دوو تێبینی هەبین تێبینەیەکی من پێ باش بوو و خاوەن پێداویستی تایبەت هاتبێ شەرحکردنێ چ کەسانێک تێنە بنە خاوەن پێداویستی تایبەت بۆ نمونە ئۆتیزم ئایا بەشێکی جوانە چ نەوعی نەخۆشیە بنە پێداویستی تایبەت با دیجێک ئەف مادە بچێکی تکرار و دووبارە بوونی تێدا هەیە بچێکی درێژ بووە من پێ باشە شنۆخانێکی ئیشارەت پێدا مادە ئێکێ و مادە سیەجێک ببتە دەمجکردن چونکی نفسی مەفهومێ دەتو بتە کوردکردن هەروسا مادە شەشێجێک و باسی تالاری قوتابخانە و خوێندنگاهی پەیمانگەیەکێتن تشتت پێویست بۆ بێتەکردنێ لە مادە سیەجە ئەینەن تشت گونجاودنەوەی قوتابخانە و خوێندکاران نفسی مەفهومەیە ئەف مادە سیە و مادە شەشێجێک ئەمشێن یەک بەحسێ پێداویستێن تایبەت بکەن و هەر وساجێک بەحسێ قوتابخانە و تالارێ بکەن ببتە یەک مادە بابەتێ دیجل گەل مامۆستا بووبەکر هەڵدەنیمە مادە پێنجە هیچ پەیوەندی بەvێ مادە ڤەنینە ئەمە پێ باشە ئەف مادە بێتە لادان چکو مادەیەکی گشتیە مادەن بەری وێدا ئەف مادە وازعی هاتیە بەحسکردن ئەف مادە هیچ پێویستی نینە بۆ قوتابیان خاوەن پێداویستی تایبەت مادەکی گشتیە و زۆر سپاس. زۆر سپاس کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 36 بە هەمان شێوەی کاک دیاری ئەنوەر ئەوەی کە باسی ئەواکە بە ڕەجاوکردنی بڕگەی سێمی مادەی 39 ئەم یاسایە ئەو بڕگەی چوارەمە بەڕاستی نەک بڕگەی سێمەگەر چاکرێ سواز لێک بابەتی کە پرسیارەکەمان لە بەڕێز وەزیری پەروەردە ئەوەیە ئەگەر ئەم هەموو بابەتانەی کە لەسەر پێ خاوەن پێداویستی تایبەتەکانە کرێت بەڵام بەداخەوە لە ڕووی واقعی و عملیەوە هیچ شتێک نەکراوە بەڕاستی بۆ ئەو خوێندکارانە یا بۆ ئەو قوتابیانانەی کە ئەچنە قوتابخانەکەن تەنها ڕێڕەوی چوونە ژوورەوەیشیان نییە بۆ ئەگەر بۆ کورسی نەقالەکانیان یان ئەگەر بکرێت لە ڕووی دروستکردنی خوێندنگاوە ئەبێ ئەمە لە دروستکردنی خوێندنگاوە ئەم ئیشانە بکرێت ئێستەیش ینی لە دوای ئەمە ئەگەر بتوانرێت بڕگەیەک زیاد بکرێت دواتر بۆ لیژنەی تایبەتمەندێ ئەنێرین کە لەگەڵ پێداویستی و کەلوپەلەکانە باسی چۆنێتی دابینکردنی ژیانیان لەو شوێنە چونکە بەڕاستی خۆمان نەزانین ئێستا قوتابخانەمان هەیە 80 خوێندکاری لە جەمەلۆ نایە زۆربەی ئەو قوتابخانانەی لە قەزا و لە ناحیەکان و لە گوندەکانە هەیە لە ناو کابینایە یعنی نەکەوەی کە ئێمە ئەم سیستەمە سیستەمێکی چۆن وەکوەی بکە بڵێ سیستەمێکی سویدی بەڵام لە ئەرزی واقعە سۆماڵی بێت بەڕاستی ئەمە ئەبێت لەگەڵ واقعی کوردستانە جێبەجێ بکرێت و لەگەڵ ئەویشە پێداویستیەکانی وەزارەتی پەروەردە ئایا وەزارەتی پەروەردە بەڕاستی ئەتوانێت ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ بکە یانەوەیە تەنها کۆمەڵێک تووشەی جوانە خێنە ناو یاسایەک و دواتر لەسەر ڕەفەکان دانین و هیچی جێبەجێ نەکرێت بە تایبەتی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. سەر سناخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 36 بڕگەی 1 ئەوە پشتیوانی لە قسەکانی مامۆستا بەکر هەڵەدنی یەکەم و ئەم بڕگەیە بێ بە شێوەیە بێت کە تەمەەن ڕێگر نەبێت لە ڕاستە باسی مادەی 39 بڕگەی سێکراوە بەس ئەوش ئیسtisنایەکی دروست کردووە کە هەر ڕێگری دروستەکاتەوە هەرچەندە پێم وایە مادەی 39 مادەی 36 تێکەڵاوەیە بکرایە باشتر بوو بڕگەکانی کەم بکرایەتەوە بەڵام ئەمەوە بڵێم لێرە قوتابی خاوەن پێداویستی تایبەت جاری وایە لە مەدارسی تەهیلایە لە شیاندنایە یعنی تەمەنەکەی ڕێگریەکی بۆ دروستەکە کە جارێکە گرفت وەکو مناڵێکی ئاسایی ناتوانێت درێژە بە خوێندن بە یان وەرگرتنی بۆ بکرێت لە خوێندنگاکانە ئەبێ ئەمە ئەو تەمەنە زەمەنیە نەبێ بە ڕێگر بۆەوەی کە مناڵێک نەتوانێت مافی خوێندنی هەبێ لە قوتابخانەکە ئەمە خاڵێک بڕگەی دووەم باستە مامۆستا ئەکرێڵێ مامۆستای پەروەردەی تایبەت
ئەگەر ئێمە یعنی نمونەیەکی واقعی بینەوە لە قوتابخانەیەکە بۆ نمونە قوتابیمان هەیە هەمووی خاوەن پێداویستی تایبەت بێ ئایا دە مامۆستای پەروەردەی تایبەت لە قوتابخانەیە هەیە یعنی ژمارەی مامۆستا لەگەڵ ژمارەی قوتابی خاوەن پێداویستی تایبەتە ڕەچاو نەکراوە یعنی چەند مامۆستا دابنرێت و چۆن دابنرێ و میکانیزمی دانانی مامۆستا بۆ قوتابی خاوەن پێداویستی تایبەت دیاری نەکراوە ئایا بەپێی پۆلە بەپێی ژمارەیە بەپێی تەلەبەیە بەپێی قۆناغ بەپێی هەر شتێکە ئەبێ وە یەک لای بکرێتەوە بڕگەی چوارەم تایبەت بە منهەجی قوتابی ئاسایی ئەبێت جیاوازە بێ منهەجی قوتابێکی خاوەن پێداویستی تایبەت ڕاستە لە مادەی 39 باس کراوە لە بڕگەی دوای بڕگەی سیا باس کراوە بەڵام ئەوش دیسانەوە استثنایەکی درو بۆ نمونە ئەو مادانەی کە باسەکەی وانەی زانست وانەی کۆمەڵایەتی بۆ مناڵانە لە مناڵێکی ئاسایی نین یعنی ئەبێت جیاوازیەک هەبێ ئەبێ ئاسانکاریەکە بێ بۆ ئەوان ناکرێ یاساکە دەربچێت و دوایی بکەونە ناو فەراغێکەوە بینەوە بۆی تعدیلی یاساکە بکەوت گرفت دروست بێت سوپاس دەست خۆش کاکمەم من بورهان بەڕێز سەرۆکی پەرلەمان منەمەوە تەوزیح بدەم بۆی لە قسە لەسەر مادەی 36کەم کاتێک ئاڵی نەبێ کورد بکرێتەوە نەمە بەسمان لێدانە لێ پێکاتەیەک نە لە توێژێک نە لە چینێک ئیشتێک بەڵکۆمانەی خزمەتی یاساکە بکەین و یاسایە بێئەنداز بەقەدەر 6 ئەوەندەی دەستوری ئەمریکا بێم پێشنیازە یاسایە دەستوری ئەمریکا 7 مادەیە یعنی ئێمە 180 ئەوەندە مادەمانەوە کرد ئەمە دوایی جێبەجێکردنی قورسەوێ دوای هەرە بێ بگەڕێنەوە بۆەوە پەرلەمان بە فڵان بڕگە و فڵان مادە هەموار بکرێتەوە من ئەگەر شتێکتانێ لە دەرێ باسکەین بەنسبەت بڕگەکانی من ئەوە خەمە بەردەم لیژنەی پەیوەندیدار و وەزیری پەروەردەژ یعنی بگەنە قەناعەتێک بڕگەکانی سێیەم و چوارەم و پێنجەم و حەوتەم چ حکمەتی تیا لێرێ بۆ لە ناو ئەرکەکانی وەزارەت نەبێت لە زۆر لە مادەکان هاتووە لە پێویستە وەزارەت وا بکە ئەرکی وەزارەتەوە وا بکە هەموومانە لە بابێکا لە ناو ئەرکەکانی وەزارەت کە جێگەی کراوەتەوە لە مادەکانی خراپا لێرەش هەموومانە جێگە بکرێتەوە بۆی وەزارەت ئاسانترێ بکاڵی ئەرکەکانی چیڵی ئەرکەکانم ئەمەیە 1 2 3 هەموومانە جێبەجێ کرێ لیژنەی پەیوەندیداری بۆ ڕابسپێرەوە بەڕێوەبەرایەتیەکان کاری لەسەر بکەن مەسەلەن بۆ نمونە لە بڕگەی دووە ماڵێ پێویستە واتە پێویستە ئەکرێ پێویستیش نەبێ پێویستە وا بکات ئیلزامی نییە بڵێ لە هەموو قۆناغەکانی خوێندندا گرنگی بە قوتابیان و چی ئەدرێتەوە لە ناو ئەرکەکان بێم مەسەلەن سێم ئەڵێ دەبێت هەروە دەبێتیش بەکار نێنرێت وەزارەت ئەمە دەکات ئەمە بێ بە خۆی ئۆتۆماتیکەوە چێتین لە ناو بڕگەی پێنجەمی شاگرد گواسرایەوە بۆ ئەو شوێنە و دەنجی ناویان قەناعەت کرا کە لە ڕووی فۆرمەوە پرۆژە یاساکە بێ یاسایەکی گونجاوتر بێ دیسانەوە ئەرکی وەزارەتە ئەمە بکات اختیاریە مخەیەرە لەم بینەیە ئەبێ بڵێ وەزارەت ئەمە جێبەجێ دەکات ئەمە کار دەکات بۆ ڕۆڵی وەشیاری کۆمەلگە و بەشداریکردن و حوتەمی ژەمان شێوە ڕووپاکان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر قبوڵتان بێ من 2 دقەکەی خۆم دەدەمە مامۆستا عومەری با تەواوی کات لەناو پەیڕەوەشتیوانی بەڵام ئاسایە فەرموودەی زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سپاس بۆ ڕووپاکخانیش من هاتمە سەرەوەی 3 بڕگە زیادکەین بڕگەی هەشتا قرار بوو جەناب بنووسین تەقدیم کەی مامۆستا قرار نەبوو بەڕێزێکی تر وەختەکەی خۆتت بات یەک شت گرنگە پشتیوانی لە هۆڵا دروستە بێ بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە زۆر گرنگە بنووسینیش تەقدیم یەکەم دڵنیابن بڕگەیەک زیاد بکرێن نابێت لەمپەری کەمەندامی جەستەیی باسی دوو شتەکە یەک مناڵێک کەمەندامی جەستەیی هەیە دەستی نییە قاچی نییە چاوی نییە بەڕاستی من نابێت ببێتە پاساوی ڕێگری لێکردن بە ڕوونیش بنووسێ من ئەزمونم هەیە ئەزانم بەداخەوە بەهۆی نەبوونی وشیاریەوە هێندە لە بەڕێوەبەرەکان و ستافە ئیداریەکان ئەم ڕێگریەکەن خاڵێکی تر بڕگەیەک زیادکەین بۆ ئەوانەی کێشەی عەقلی دەرونی ژیری تواناییەکانیان هەیە ئەمەیان ئەگەر راپۆرتێکی پزیشکی سەلماندی کە توانای فێربوونی هەیە ئەو مناڵانەشە بێ لە ناو پۆلی ئاساییە بن بۆ نمونە ڕێژەیەک ئۆتیزمی هەیە ڕێژەیەک داونی هەیە ڕێژەیەک دواکەوتنی ژیری هەیە ڕێژەیەک توانای فێربوونی هەیە ئەمانە تەنها راپۆرتی پزیشکی ئەتوانێت یەکلای کاتەوە کە زۆر کات بەداخەوە بۆی ڕێژەیەکی شەلل دەماغ مناڵ بێ بەشەکرێ بۆی کەمبینین توانای بینینەوە مناڵ بێ بەشکراوە خاڵێکی تر خوێندکارانی نابیستن هەتا ئێستا خوێندکارانی نابیست لە سیستمی پەروەردە وەکو بنەمایەک وەرناگیرن تا پۆلینۆی بنەڕەتی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەرفەتیان پێدرێ بەڵام لێرە پێشنیارەکەم بڕگەیەک زیاد بکرێت
ئەرکی وەزارەتە دەرفەتی خوێندن بۆ قوتابیان خوێندکارانی نابیست لە قۆناغەکانی ئامادەی و ئامادەی پیشەکان و پێمەگە پەروەردەکان بڕەخسێنێت مناڵێکی نابیست ئەتوانێت فێری دارتاشی بێ فێری کۆمپیوتەر بێ هەوڵێک هەیە لە سلێمانی و هەولێر کە ئێستا لە قۆناغی لە فێربوونی کۆمپیوتەر ئەخوێنن بەڕاستی سەلماندووشیانە کە سەرکەوتون خاڵێکی تر لە هەر بەڕێوەبەرەتیەکی گشتی هۆبێکی تایبەت بە پاراستنی مافی کەمەندامان بکرێتەوە بۆی کاروبارە ئیداریەکان ئەو هۆبەیە سەرپەرشتی بکە طبعا من ئەم سێ بەرگانە بۆ زیادەکەم بە وردەکاریە و بەو ڕوونیە کە لە کاتێکا لە بەرگەکانە بە تۆزی عام هەیە لەبەر ئەوەی خاڵی پێنجەم کە باسی وشیاریەکە بەداخەوە کۆمەڵگەکەی ئێمە ئەو ئاستەباڵەی هوشیاری بەرامبەر بە کەمەندامان نییە تا بەبێ ڕوونکردنەوە و چەسپاندن و جەخت دوو دقەکەی ڕووباخاکیش تەواو سپاس ڕێز مامۆستا عومەر دەست خۆش کا عوسمان سێدەری ئەگەر کا عوسمانیش دوو دقەکەی خۆی داتە جەنابەت طەبیعی بەردەوام فەرموو کا عوسمان فەرموو کا عوسمان سەرۆکی پەرلەمان من دوێ ڕای پشتیوانیم لە قسەکانی کا عومەر گوڵپی کا کێرش و هەروەها شنۆخان و لیزاخانیش من بۆ بەرگەی دووەم لە مادەی 36 پێشنیار دەکەم کە مامۆستای توێژەری کۆمەڵایەتی بۆ ئیزافە بکرێت کە مامۆستای تایبەت بڵێن دیاریکراوە لێرەدا و هەروەها بەرگەی سێمیش وەسایلی گواستنەوەی بۆ زیاد بکرێت لەبەرەوە بەشێک لەو کەسانەی کەوا ینی خوێنکار یاخود منداڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەبێت لەوانەیە باری دارایان زۆر خراپ بێت بۆ ئەم مەبەستە بۆ هاوکاریکردنی ئەوان پێویستە ئەگەر بتوانرێت ئەم کارە بکرێت شتێکی باشە وەسایلی گواستنەوە کاکاروان دەست خۆش بەرە سەرۆکی پەرلەمان زۆر سپاس وەڵام من دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە و جەنابی وەزیر و ستافەکەشی دەکەم ئەمە یەکێکە لە گرنگترین مادەکانی ناو ئەو پرۆژە ئەستایە وەکاتی و بەڕاستی دەشی هێنە لەسەری بۆستین چکە بابەتێکی زۆر گرنگ و حساسە هەرچەند ئێمە لە ماوەکانی ڕابردوو لە 2 چواری 2022 پرۆژە ئەستایەکمان تەقدیم بە سەرۆکایەتی کردووە لەسەر ئۆتیزم هیوادارم کە وەزارەت ڕەزامەند دەربێت و سەرۆکایەتی پەرلەمان بخاتە بەرنامەی کار چکە توشبوانی ئۆتیزم یەکێکە لە بابەتە زۆر گرنگکان کە بەداخەوە خەریکە ڕێژەکەی دەوێت بە دیاردە لە هەرێمی کوردستان و چارەسەریشی وابزانم وەکو پێویست بەردەست نییە کەوەی کە من بەدووادا چونم کرد بێ بارحاڵ ئەم بابەتە دەکرێت دەوڵەمەندتر بکرێت خۆی دەوڵەمەندە دەکرێت دەوڵەمەندتر بکرێت بە چەند سەرنجێک بە چەند تێبینیەک بەنمونە وەکو هەواڵانم باسییان کرد داویان نایەنم بەڵام پژیری زۆربەی قسەکان چکە قسەکان هەمویان تقریبان هاوشێوە یەکتری بوون بابەتی دیزایانی خوێندنگە و قوتابخانەکان جەنابی وەزیرەمە یەکێکە لە کێشە گەورەکان بۆ خاوەن پێداویست تایبەت و ئۆتیزمیش بۆ منداڵانی کە ئێستا لە خوێندنگە و قوتابخانەکاندان بابەت نەک تەنها دیزایانی خوێندنگەکان بەڵکو لە هەمان کاتدا فرۆژگاکانیش ئەو خواردنانی کە لەوێشن ئەمانە هەمووی کێشە و مەشاکلن کە دەکرێت چارەسەر بکرێن و قابلی چارەسەرن بۆ من پێشنیاز دەکەم چەند بڕگەیەک ئیزافە بکرێت لە مادەیە ئەگەر قابلی گونجان بێت یەکەم بە بڕگەی هەم ئیزافە بکەین ئەرچی وەزارەتە ڕێگری لە هەر جیاکاریەکی پەروەردەیی بەرامبەر منداڵانی خاوەن پێداویست تایبەت و ئۆتیزم بکات لە ناوەندەکانی خوێندندا دووەم هەر جیاکاریەکی دەرونی و جەستەیی نە هەر تەنها جەستەیی بەڵکو دەرونیش بەرامبەر ئەو قوتابیانە لە مادەی هەشتی لە بڕگەی هەشتی ئەم یاسایە داهاتوو دەخنووس کراون بە سزایەک سزادرێن کە سزاکە توان خۆتان دوای دیاری بکەن یامانەی قانونی خۆیان توان دەرسەیەشی یا مەخرەزێکی بۆ بدۆزنەوە کە گونجاو بێ لەگەڵ سزایەکی منطقی دەیەم بڕگەیشتر بە زنجیرەی دەیەم ئیزافە بکرێت لە مادەیەدا دیزاینکردنەوەی قوتابخانە و خوێندنگاکان بە جۆرێک لەگەڵ هەلومەرزی جەستەیی و دەرونی خاوەن پێداویست تایبەت و ئۆتیزمدا بگونجێت وەختە منداڵانی هەڵگری ئۆتیزم و ئەوانەشی کە خاوەن پێداویست تایبەتن ئەم سێ بڕگەی ئەگەر قابلی ئەوەن کە ئیزافە بکرێن زۆر باش دەبێت چەند لە مادەی 39 ئاماژەی پێکراوە و بە تەواوی پشتیوانی قسەکانی مامۆستا بەکر دەکەم لەوەی کە فەرمووی لە ئەحکامەکانی بڕگەی مادەی 39 بزەبت دقیق 14 منداڵانی خاوەن پێداویست تایبەت لە مەرزەکانی وەرگرتن لەم حکومە بەدەر بکرێن چۆ بەڕاستی ناکرێت بە هەموو شێوە بە تایبەتی لە مەرزی تەمەن چۆ زۆر جارێ دوا دەکەون و پشتیوانی تەواوی قسەکانی مامۆستا عومەر و تەواوی برادرانی تریش دەکەم کە تێبینەکانیان زۆر بەجێ و زۆر سپاس بۆیەوە کاکتۆر ئیسماعیل بەڵێ جەنابێت سەرۆکی پەرلەمانی من پێباش بۆ ئەف مادە چوو بە شینا مادە 39 و 39 هات بە vêrêda rêzbendî ya dirist ba çimko 39 behsê wergirtina qutabiyat ketin û ev behsê qutabiyet taybet ket. Mعنوê qutabiyet taybet çi ba pişt vê madê û da rêzbendî baştir lêhêtin. Ez piştgirî piştevaniya Mamosta Ebubekir dikem û Karwanê dikem û Mamosta Umerê dikem. Dîsa piştevaniya Eraiya Bûçonaka Ksîpanî dikem ku ew رێنماییت بۆ قوتابیت دی پێتیڤیا ڕێنماییەکە جدا بۆ وانە هەبیتن تەمامەن ji ber giringiya wana nav civakî da
إسا بيشينيارت كام كو بورقتنا وان قطابيا ما دو تمني هاي ما هي تمني زمني ما هي تمني عقلي اعتماد لسر تمني عقلي بيتكرن نسر تمني زمني يعني تمني زمني 6 صالة بس 6 صالة هشتا تمني عقلي ورقتني ممكن أتشن كيفا قالك شو أنا خدانة بيتي تايبت صالك 2 صالات شنا مراكز وسنترة تأهيلي تشد بيت متأخر بهن وجشبر هندي بيتيفيا يعني بيفر ومعيار ورقتنا وانا وكو بيفر ومعيار ورقتني قطاب يدي نبيتا تمني عقلي بو بيتحسب كرنا تمني زمني بتبين دي بيتيفيا منهجي وانا فعلا منهجك تايبت بدنا بيت وكو منهجي هفيدي بيت تايبت وكو خشكا سرچنار قوتي پشتوانيويت كم زانست و کمالایتی کنه اوید قطب یدی چه پروگرام هیا هر عینی پروگرام بوانا جیبیتن نگلکا درسته آخر تبینیا من اوی از بینم بوانا ورگرتنا وانا و مانا وانا و درچونا وانا رینمانیه که تایبت بید بوانا نکو وکو قطب یدی بیشی بزفره فلان ماده وانا رینمانیه تایبت هبن چونکی امد بیشین پیداویت تایبت بيتيفية تايبت مادام بيتيفية تايبت معناوي رين ماية تايبت جي بود فينوس باس مجد خان بناي خوي گەورم هیرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 36 پێشنیار دەکەم لە بەڕگەی یەکەم مەرجی تەمەنی یاسایی خوێندن بۆ ئەوان جیاوازی هەبێ و تەمەن نەکرێ بە پێوە چکە هەیە تەمەنی 10 ساڵە و ژیری دواکەوتۆ عەقڵی منداڵێکی 6 ساڵی هەیە بۆیە پێشنیار دەکەم ئەو مەرجی تەمەنە لەوەیاندا لا ببرێ و بەڕگەی 3 و 4 مادەی 39 بۆ زیاد بکرێن بەڕگەی 4 سەبارەت بە خاڵی 4 کە دەڵێ ئەرکی وەزارەتە ناوڕۆکی پلانی فێرکردن و پرۆگرامەکانی خوێندن و بەڵگە پەروەردەیەکان بۆ میلاکەکانی فێرکردن و چالاکیە تایبەتەکان کە پەیوەستن بە کتێبەکانی خوێندن گەشە پێ بدات و بیان ڕەخسێنێت پێشنیار دەکەم لەبەر ئەوەی بابەتەکە خاوەن پێداویستی تایبەتە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بێت ینی زۆربەی بەرگەکانی ئەوە ینی هەماهەنگی هەبێ لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ئەو بابەتانەی کە بە نمونە زانست و کۆمەڵایەتی بۆ ئەوان زۆر قورسە کاتێک ئەگەر خوێندکارێک لەگەڵ خوێندنگەی ئاسایی بێ یاخود مامۆستای تایبەتی نەبێ ینی مەفروضە بۆ ئەوان جیاکاریەک هەبێ ینی لە یاساکەدا ئاماژەی پێ بگرن نەگەلم ئەگەر لە مەکتەبی تایبەت بێ ئەوە هیچ ئەوە لەوانەیەوان بابەتی تایبەتی خۆیانە بێ و منهەجی تایبەتی خۆیانە بێ بەڵام ئەگەر لەگەڵ لە خوێندنگەیەکی گشتیدا بێ زانست و کۆمەڵایەتی بۆ ئەوان زۆر قورسە سەبارەت بە خاڵی شەشەم کە دەڵێت تەلاری پێم وایە نەگونجاوە ئێمە تەلارمان نییە لە کوردستاندا ینی تەلار بێ تەلار بۆ شتێکی گەورەیە ینی هەروەکو کاک سەرکۆ ئاماژەی پێدا زۆرێک لە خوێندنگەکانمان لە جەمەلۆن و لە کابینەدایە یەک پرسیارم لە وەزیر هەیە ئایا ئەو خوێندنگانەی کە ڕێڕە و شوێنی توالێت و ئاو خواردنەوە و زۆر شوێنی دیکە هەیە کە ڕێگەیە ئایا لە هەموو مەکتەبەکاندا ئەو ساڵ دەتوان پێم وانێ کولفەیەکی ئەوەندەی تێ بچێ ئەنی لەبەر خاتری ئەو خوێندکارانە و ڕێگەیانیان بۆ زیاد بکرێت بە پشتیوانی لە قسەکانی کاک عەبدولستار و کاک عومەر و کاک ئەبوبەکر و سەرچنار خان و کاک بەڵێن و دکتۆر ئیسماعیل دەکەم و یەک شتی دیکە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئەوەش بڵێم مەسرەفی خاوەن پێداویستی تایبەت زۆر قورسە ڕاستە هەندێکیان 150,000 هەیە بەڵام ئەوانە مەساریفی زۆر زیاتریان هەیە لە تەڵەبەی دیکە لەوانەیە دایک و باوک بەهانەی هەبێ بۆی پێشنیار دەکەم وەزارەتی تەربیە بۆ پەروەردە عەفو بۆ ئەو خوێندکارانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بودجەیەکی تایبەتیان بۆ دابنرێ چکە مەساریفیان زیاتر و قورسترە ئەرکی هاتوچۆکردنیان بۆیان بەڕێز سەرۆکی پەرلەمانی هەر کەسێکی گرنگی بدێتە خاوەن پێداوین تایبەت دەستخۆشی لێت کەم چونکە مادە مادە 39 پەیوەندیە هەیپوەرگرتنە منداڵان و قوتابیان و خوێندکاران ئەس پێشنیار بکەم بێتە شینە مادە 36 مادە 36 ببتە مادە 37 چونکی لوێرێدا مەرجت هاتینە دەستنیشانکردنێ بەرەندێ پێش و پاشی تێدا بێتەکردنێ سەبارەت مادە 36 بڕگایەکی ئەس پشتگیریەوان بەڕێزات کەم ئەوێت تەمەنی یاسایی نەبتە ڕێگر چونکی مە ئیشکالەکە هەیتوان قوتابیادان تایبەتیە بچنە سنتەرت تەهیلی و چەند ساڵ پێت یان ماوەیەکی دریش پێت بێتن حتا بینە تەهیلکردنێ سەبارەت مادە 2 عفو بڕگا 2 پشتگیریە سەرچنار خانێت کەم کو الڤێرێ ڕاستە مامۆستای تایبەت پەروەردە تایبەت هێتە داناتن لێ معیار بوونە هاتیە داناتن ئایا هژمارە قوتابی
چند بتن کیش قۆناغێ بتن چونکە بۆ نمونە نوکەل دهۆکێ قوتابخانەکە شش پۆلی قوتابیە جودا جودایە تێدا هەی لێ ئیک مامۆستای پەروەەردە تایبەتی سەر پەرشتیاوانەت کەتن چاوایی 6 ساڵی و 10 ساڵی هەمان تعامل گەلبێتەکردێ بەر هەندێ پێتیڤە پلانێک بۆ هەبتن بەڕێز وەزیرێ پەروەردێ پرسیارێکە جەنابێتە هەی تدخلك هيد نفبينا كار وزارة كار وكاروبار كمالاتي ووزارة پروردي سيرفي بابتهاني بار ما دخازا هر دوره برد گشتي كرن الدهوكي هاد ندفمه نكاد بيجم ما كست هين نابستا وان پيمانگها هوا هي پيمانگها هوا نكملا كي وزارة پروردي ونيا بس وك سرپرشتي كرن يا كيه تبعي كيه تبعي وزارة كاروبار كمالاتية تقونا غنها آيا بو أوجدا كرنا هنيا هاي كسان الطيب من الوزارة كاروبار كمالاتي بيجن شو اللي مبتني تأهيل كرنا شو اللي وزارة كاروبار كمالاتي تأهيل كرنا يا ديتر پرورده تبع وزارة پرورده برهندي بيتن بين جدا كرنا فرمو أجا وقتكش دايما مستعمر فرمو أيش طبيعي داي بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 36 من سەرەتا پشگیری لە قسەکانی شیرین ئەمین کاک دکتۆر ئیسماعیل مامۆستا ئەبوبەکر کاک کاروان کاک سیپان مژدەخان گولیزارخان کە باسی نیسبەی کرد مەفروزە ئەو نیسبە و ڕێژەی دیاری بکرێ و کاک ژێڵزایر کە منی جەخت لەسەرەوە کەمەوە زۆر گرنگی بە بەخێوکەری خاوەن پێداویستی تایبەت بدرێ و بڕگەی زیاد بکرێ مامۆستا عەبدوستار کاک سەرکۆ کە باسی لە خزمەتگوزاری کەمی خزمەتگوزاری کرد بۆ خاوەن پێداویستی تایبەت و پشگیری کۆی قسەکانی مامۆستا عومەرەکەم پشگیری مامۆستا هەڵس کە باسی گۆڕانکاری مادەکانی کرد پشگیری شنۆخان دەکەم و لیزاخان و شادیخان سەرچنارخان کە تایبەت باسی دیاریکردنی مامۆستای کرد سەبارەت بە بڕگەی یەکەم کە باز لە قوتابی و خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت کە لە چوارچەوەی تەمەنی یاسایی خوێندندا مافی خوێندن و دابینکردنی هەلی یەکسان و دادپەروەری بۆ زیاد بکرێ سەبارەت بە ناوەندەکانی خوێندن کە ئێمە چۆنڵی داتامان هەیە سەبارەت بە خاوەن پێداویستی تایبەت کەوتم پشگیری لە قسەکانی خات و سەرچنارەکەم سەبارەت بە کەمی مامۆستا لە هۆڵەکانی خوێندن بەپێی بەداداچوونەکانی ئێمە زیاد لە 9000 قوتابی خاوەن پێداویستی تایبەت لە ناوەندەکانی خوێندن هەیە جگە لەوانەی کە زۆرێک مەحرومن لە خوێندن و ناونووز نەکراون بۆیە مەفروزە بەڕاستی ئەو خاڵە جێبەجێ بکرێ و کە سەبارەت بە ناونیشانەکە کە دڵە قوتابی و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بەڵێ منیش جەخت لەوە دەکەمەوە کە خاوەن پێداویستی سێ جۆرن کەمەندا من خاوەن پێداویستی تایبەتن کورتە باڵان کە جەستەیی و عەقلی و ئەوەکانی ترن ئەوە گرنگە منی جەخت لەوە دەکەمەوە سەبارەت بە خاڵی پێنجەم ئەرکی وەزارەتە کار بکات بۆ پتەوکردنی ڕۆڵی هۆشیاری کۆمەڵگە و بەشداریکردنی کەسوکاری و قوتابیان و خوێندکاران و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و مامۆستایانی ئاینیشی بۆ زیاد بکرێ مامۆستایانی پسپۆرت زۆر سپاس دەستخۆش بەڵێ بەڕێزان ئەو بەڕێزانەی کە ناویان تۆمارکردن تەواو بوون ئێستاش دەرفە دەدەینە وەکو لیژنە دوایی جواب بدەن بەڕێز جەنابی وەزیر فەرموو لە 4 دقا گەر وەڵام بنەوە دوای ئێوەش قسەی خۆ زۆر سپاس شکیلە نێ باش با وەزیر تەواو بێ بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەم بابەتێکی تازەیە کە ئەبێتە یاسا بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت تا ساڵی ڕابردووش یان 2 ساڵ لەو پێش وەرگرتنی منداڵی خاوەن پێداویستی تایبەت لە چوارچێوەی سیاسەتی عەزلکردن بوو نەک سیاسەتی تێکەڵکردن ئەمە هەنگاوێکی تازەیە کە وەزارەت بە شێوازێکی بیوێرانە ئەم هەنگاوی ناوە ئێوەی بەڕێزیش دەبێت تۆزێک تەحەموڵمان بکەن ئێمە لە سەرەتای پرۆسەکەین گرفتمانە بێ هەندێک قسە هەیە دروست نین ئێمە زۆربەی قوتابخانەکانمان کابینەن وانین ئێمە 130 قوتابخانەی کابینەمان هەیە لە 6815 قوتابخانە وەیە دەبێت بە لۆغەی ئەرقام قسە بکەین پێش ڕاپەڕین 725 قوتابخانە لە کوردستانە هەبوو ئەم حکومەتە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو قوتابخانەی دروست کردووە کەمە بەڵێ کەمە هی کەشمان پێویستە بەسی کەشمان پێویستە بەزەوەریە هیچ نەکرابێ و هەموو شتەکانمان لە چوارچێوەی قوتابخانەی گوندێکە یان کابینەیەکا ببینەوە تەلاریشمان هەیە 3 ملیار دیناریشی تێچووە
هەمانە کۆمەڵگەی پەروەردەییە 6 ملیار دیناریشی تێچووە دروست کراوە حکومت بە درێژایی ساڵانی ڕابردووش و لە ئێساشا کاری کردو و کاری بەردەوامی شەکا و ژمارە قوتابخانەکانیشمان لە هەموو کوردستان 750 قوتابخانە نەبوو نەگەیشتوەتە 750 قوتابخانە پێش ڕاپەڕین بەڵام ئایا هەموو ئەم تەلارانە کە لە 2000 با بڵێن 3-4 دروست کراون 5 دروست کراون بە شێشیان یان پێشتە دروست کراون بیل لەم بابەتە کراوەتەوە نا بەڵام ئیمکانیەتی هەیە وردە ئەم بابەتە بخێنە سەر ڕێڕەوی ڕاستی خۆی بەڵێ ئیمکانیەتی هەیە بەڵام کاتی پێویستە ئێمە دەستمان بردو بە پرۆسەیش تازە بۆ زانیاری هەموو لایەکتان ئەم پرۆژە یاسایی کە لە بەردەستانە مطابقە بە هەموو معایرە نێودەوڵەتیەکان بە هەموو بەڵگەنامە نێودەوڵەتیەکان ئەوەی کە جەنابی کاک دکتۆر باسی کرد هەردوو عەهدی دەولی خاصی ساڵی 1966 اتفاقی جنێف حقوقی طفل پاراستنی مافەکانی منداڵ ئەو قەرارانەی لە جەمعی عامە دراوە تەوسیاتەکانی یونسکۆ یونیسێف هەموو بابەتانە دراسە کراوە لەگەڵ حقوقی ئینسانیش ئەم پرۆژە یاسایە مطابقە بە هەموو ئەوانە بەڵام دەستمان کردو بە کارێک نقصانیمان دەبێت بەڵێ نقصانیمان دەبێت ئێمە تازە سیاسەتی تێکەڵکردن پێشتر منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت دەبوایە جیا بکرایەتەوە ببرایەتە مەرکەزێکی تەهیل لە هیچ قوتابخانەیە وەرناگیرە ئەم ساڵ پرۆسەکەمان بە تەواوەتی دەست پێ کردووە تووشی کەم و کوڕێبین بە دڵنیایی ئەمە بەشێکی کللتورە تاوەکو بەڕێوبەرەیە کە تاوەکو مامۆسایەک بە تەواوەتی ئەم شتا قبولکە تاریخێکی 40-50 ساڵمان لەمە نییە 3 مانگە دەستمان پێکردو 2 مانگە دەستمان پێکردو کە ئابێ منداڵی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ منداڵی ئاسایی دیکە لە قوتابخانەکان تێکەڵ بکرێن جاکردنەوەیان بۆ خۆی تونند و تیژێ منداڵی مامۆستا و منداڵەکانی دیکە فەرقیان هەیە بەڕێزم بەپێی یاسایی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر کەسێک فەرمانبەری دەوڵەت بێ جا چ مامۆستا بێ یا فەرمانبەری ئەگە منداڵی خاوەن پێداویستی تایبەت هەبێت دەتوانێت ئیجازەی چاودێری کۆمەڵایەتی وەرگرێ فەرق هەیە لە بینی حەقی تعلیم و حەقی ڕعایە مامۆستا حەقی ڕعایی هەیە ئەتوانێت ئەگەر منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت هەبێ مۆڵەت وەربگرێ و لە ماڵی شەو موچەکەشی وە سەرفەکرێ بەڵام حەقی تعلیم بابەتێکی دیکە ئایا ئێمە چۆن توانین پرۆگرامی جیان بۆ دابنین بەشێوە گشتیەکەی پرۆگرامی جیان بۆ دانانرێ بەڵام مامۆساکانی پەروەردەی تایبەت ئەوانەی کە ئێمە ئێستا دەستمان پێکردون لە قوتابخانەکان دامنێن ئەوان شارەزان لەوەی کە چۆن لەگەڵ لەناو پۆل هاوکاری ئەو مامۆسایانە بن کە وانەی ئاساییەڵێنەوە و چۆن بتوانن ئەو قوتابیانە تەهیل بکەن تەصنیفاتی جۆراوجۆری هەیە و ئەو تەصنیفاتە جۆراوجۆریانە بە پێی تەشخیصاتی توبی لەواتچێ بگۆڕێ فەرعی لێ بێتەوە لەبەرەوە باسکردنی لەناو پرۆژە یاسا باش نییە بەڵکو دیاریکردنی هەر قوتابی خاوەن پێداویستی تایبەت باش نابیستەکان سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتین لەوێ تاقیکردنەوە دەم بەڵام تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نو و تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەیان لەلای ئێمەیە لە 75 مەنهەجیان بۆ داخڵە بابەتەکانی بیرکاری عفا کراون ئەوەی بە ڕێزانە فەرمیان لە بابەتەکانی زانست لە ڕسمەکانی بایۆلۆجی عفا کراون بیرکاری ناخوێنن و هەروەها لە ڕسمەکانی ناو جوگرافیاش لە خەرایتەکان لەوانەشی عفا کراون واتە ئەوانە بۆ ئەوان بە هیچ شێوازێک مەطلوب نییە بەڵام لە دوو فەقەرە دواتر ئەوەی لە فەقەرەیەک دواتر ئەوەی لیزاخانی ژاماژەی پێدا خوێندی ئەلکترۆنی بەگشتی باس کراوە کە ئەگەر ئێستا و مادەیەتیە پەڕێ دەتوانرێ ئەوانیش ئیسفادەی دەبکەن جەنابی سەرۆکی پەرلەمان تۆزێک چڕیکەیتەوە بێ زەحمەتکە وەخت زۆر کەمە فەرموو باش ئەگەر تێبینیەکی گشتی هەبێت لەسەر قسانەی کاک عومەریش کە کردی بەڕاستی ئێمە تعریفمان کردووە کە قوتابی خاوەن پێداویستی تایبەت چییە لە بیدایەتی مادەیەکە هەیە ئەوانن کە گرفتێکی جەستەیی ناجەستەییان هەیە یعنی وازحە ئەوە نییە بڵێ مەسەلەن ئێمە خاڵێک پێشکەشەکەین دەبێت بەڕوونی بنووسێ ئەگەر یەکێک مەسەن دەستی نەبوو دەبێت مدیر قبول کە ئەوانەی گرفتی جەستەیی و ناجەستەییانێ خاڵەکانی دیکەش کە جەنابەت باسی کرد لە کۆتایی مادەی 39 هەیە ئەوەی دیکەش نابیستەکان و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێمە هەچ پرۆسێکی خوێندنەگە وەزارەتی معنی ڕازێبی خاتەسە وەزارەتی پەروەردە ئەوەی کە هەڵس خانیش باسی کرد بەلایەمەوە ئاساییە بەڵام دەبێت ئەوان بیکەن زۆر زۆر سپاس بەڕێ سەرۆکی لیژنە فەرمووەگەر تۆزێک بە کورتی بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان پێم وابێت بەڕێ وەزیری پەروەردە وەڵامی زۆربەی پرسیارەکانی دایەوە تەنها تێبینی کە تێبینی زۆر بەتان بوو لەسەر مادەی 36 و مادەی 39 بەرگەی 3 و بەرگەی 4 بەڵێ تێبینیەکانتان جێ خۆیتیان لە ئەسڵی پرۆژە یاساکەدا ئەمە
لە مادەی چل و مادەی چلوەیەکدا هاتبوو بەڵام دوای ئەوەی کە ڕاستاندنی یاسایی بۆ کرا گۆڕانکاریە کرا کە دەمجی هەندێک بەرگە و مادە کراوە بەڵێ ئەم تێبینیە لە شوێنی خۆیتی و ئینشاڵڵا چارەسەری دەکەین دەچینە سەر بۆستە با دکتۆرە گەلاوێژ ئەگەر سەرنجێکی هەیە گەر تۆزێک سەریە بێ زەحمن بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە هەواڵان دەکەم بۆ سەرنج و تێبینیەکانیان پاڵپشتی زۆربەیان دەکەین ئەوەی گرینگە لێرە کە خاڵی پێنجەمە لە مادەی 36 کە دەڵێن لا بدرێتن بەڵام من پێم باشە مادەیە بمێنێتن بەڵام ئەوەی بۆ زیاد بکرێتن مەسەلەن ئەرچی وەزارەتە کار بکات بۆ پتەوکردنی ڕۆڵی هۆشیاری کۆمەلگە و بەشداری پێکردنی کەسوکاری قوتابیان و خوێندکەران و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ قوتابیان و خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت ئەوەی بۆ زیاد بکرێ ئەوەکە ڕوون دەبێتەوە برگەکە بۆ برگەیەکی تر زیاد بکرێتن بۆ ئەم برگانە ئەویش پێویستە هەر قوتابخانەیەک قوتابی یان خوێندکاری خاوەن پێداویستی تایبەتی تێدا بێت لایەنی کەم مامۆستایەکی دەرچووی بەشی پەروەردەی تایبەتی کۆلیژی پەروەردەی لێبێت زۆر سپاس زۆر سپاس بەڕێزان مادەی دوایە مادەی 37 فەرمون تاوەری نوێم خوێندنی ئەلکترۆنی مادەی 37 وەزارەت لە کاتی پێویست لە هەر قۆناغێکی خوێندندا بێت مافی ڕێگەپێدانی بە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین و ئاوێتە بە هەموو جۆرەکانیەوە هەیە بەڵێ بەڕێزان لەسەر مادەیە کە زەوی گفتوگۆکە با ناوی خۆی تۆمارکات تۆ بەڵێ بەڕێزانەوە بەڕێزانەوە لەسەر مادەی 37 گفتوگۆکەم بریتین لە کاکاوە کاکتور ئیسماعیل بەدرێخان کاکنزار کاکتور زێدان کا حکمت کاکچیا کاکتۆر ڕێبار کاک مەلاوەیسی شیرینخان شیرین یونس شیرینخان شیرین ئەمین کاک مسلم دکتۆرە شایان دکتۆر محیدین دکتۆرە شایان فەرموو بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح سەبارەت بە مادەی 37 یەکێکە لە مادە باشەکان هەرچەندە وەزیری بەڕێز لە ئێستادا لێرە نییە بەڵام لە مادەی 36 هەندێک ڕوونکردنەوەی داس تێبینیەکەی من لەسەر ئەوەیە هەندێک منداڵ هەیە کە نەخۆش دەکەون بۆ نمونە نەخۆشەکانی شێرپەنجە یاخود ئەوانەی کە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن شوێنێکیان دەشکێ پێویست دەکات لە ماڵەوە بن بەڵام هەموو کاتەکە بێتاقەت نین هەموو کاتەکە بە نەخۆشیەوە سەرف نابێ ڕەنگە لێرەدا ئەگەر وەزارەت بتوانێ شوێنی ئەوە بکاتەوە کە بۆ ئەو ماوەی لە ماڵەوەن و دەتوانن بخوێنن تااقەتیان هەیە بخوێنن خوێنی ئۆنلاینیان بۆ بەردەست بکات. یعنی من ئەوەم زۆر پێ باشە چونکە بۆچی سێمانگی لێ بڕوا ڕەنگە هەموو سێمانگەکە نەخۆش نەبێ ڕەنگە بتوانێت ناوناو پەیوەندی بە خوێنی ئۆنلاینەوە کا بۆیە ئەگەر ئەو پێشنیارە پەسەند بوو لە کۆتاییەکەیدا ئەوەی بۆ زیاد بکرێت چ بۆ تاک بێت یان بۆ یەک قۆناغ بێت و سەبارەت بە تێبینیەکیش کە بۆ سەرۆکی لیژنەی پەروەردە باسی ئەوەی کردگوتی ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی یاساییەوە هەندێک بەڕگە و مادەکان دەستکاری کراون یا لابراون بەڵام دوێنێ کاکبژار سەرۆکی لیژنەی یاسایی ئاماژەی بەوەدا کە هەر لە راپۆرتەکەشدا ئاماژەیان بەوەداوە کە لیژنەی یاسایی راپۆرتی لیژنەی تایبەتمەندی پێپەسەندە فراوتم بۆی زۆر سپاس لەبەر چاوتان کاک مسلم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خوێندنی ئەلکترۆنی و مادەی 37 بەڕاستی ئەم بابەتە ڕاستە بە دوو دێر باس کراوە بەڵام زیاتر هەڵەگرێ قسەی لەسەر بکەین
بۆ دەوڵەمەندکردنی ئەو بابەتە چونکە ئێمە لە پێشهاتی ئاوا ڕەنگە زۆر بەتریش دووبارە بێتەوە بە شێوازی تر دوو خاڵم هەیە گەر زیاد بکرێ بۆ دەوڵەمەندکردنی ئەو بابەتە یەکەمیان ئەرکی وەزارەتە بە هەمانجی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان کاراسانی بکات بۆ فراهەمکردنی هۆیەکانی ئینتەرنێت بۆ بەڕێوەچوونی پرۆسەیەکی تەندروست سەرجەم پەروەردەکان پەروەردەی پارێزگا و قەزا و ناوچە سنووریەکانیش چونکە ئێمە بیرمان نەچێت کێشەیەکی زۆر گەورەمان هەبوو لە سەردەمی کۆرۆنایە کە لە سەرجەم شارەکان و بە تایبەتتر لە ناوچە سنووریەکان کێشەیەکی گەورەی ئینتەرنێتمان هەبوو کە کاریگەری زۆر خراپی خست بۆ سەر پرۆسەی خوێندن و زیانی زۆری بە قوتابیان گەیاند. خاڵێکی تر دانانی پەیڕەوێک یاخود پلانێکی گونجاو لەیان وەزارەتەوە بۆ کردنەوەی خولی تایبەت دەو بوارە بۆ مامۆسایان بۆ شێوازی پەخشکردن و دانانی تۆمارکردنی وانەکان ئەوەش کە بەڕاستی لە سەردەمی کۆرۆنایە مامۆستایانمان ئەزمونێکی ئەو تۆیان نەبوو بەڕاستی بۆ دانان و تۆمارکردنی وانەکان بۆ چۆنیەتی ماڵەکردن لەگەڵ دیارەدەی هاتنی کۆرۆنا و دابڕانی قوتابی لەگەڵ مامۆستا لە ناوپۆل بۆیە ئەم حاڵەتە بەڕاستی ئەبێ بەڕاستی وەزارەت پێم باشە پەیڕەوێکی هەبێ سەبارەت بە بەرەنگاربوونەوە لە حاڵەتێکی نەخوازرا و بە گونجاوی دەزانن دەوڵەمەندتر بکرێ لەو بوارەدا ئیستیفادە لەو خاڵانە بکەین. زۆر سپاس. کاک نزار. بە ناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری نوێم خوێندنەوەی ئەلکترۆنی مادەی 37 سەبارەت بە وەزارەت لە کاتی پێویست لە هەر قۆناغێکی خوێندندا بێت مافی ڕێگەپێدانی بە خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین و ئاوێتە و بە هەموو جۆرەکانیەوە هەیە. مەبەست لە ئەلکترۆنی چۆن دەتوانین خوێنی ئەلکترۆنی جێبەجێ بکەین پێت وانە ڕەهەندی دارایی دەبی خوێنی ئەلکترۆنی ئایا وەزارەتی پەروەردە بیری لەوە کردوتەوە کە ڕەهەندی دارایی نابێ ئەم خوێنی ئەلکترۆنیا ئەمیان خاڵک. خاڵی دووەم سەبارەت بە ئۆنلاین سیستەمی ئۆنلاین پێتان وایە لە وەزارەتی خوێنی باڵا یاخود لە پەیمانگا و زانکۆکان سەرکەوتووە تاکو وەزارەتی پەروەردەش بیر لەوە بکاتەوە هەمان سیستەم جێبەجێ بکە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک چیا؟ برای سەرۆکی پەرلەمانی مجه کەروە کاک مسلمی پشتیوانی ڕایاوی کە مجه ویەوی مادێ بەرفرهاتر بێژێت وەزارەت لە کاتی پێویست و لە قەیرانەکاندا و تێکچوونی گەشت و هەوا بۆ ماوەیەکی درێژ لە هەر قۆناغێکی خوێندن بێت. ئەف مادە لێ بێتزەکرین وەک بابەتێک کۆرۆنایە تێکچوونە گەشت و هەوای و هەر حالەتێکی ناکاو ئەوە لێ بێتە زێدەکردن و زۆر سپاس. سپاس. کاک تۆ ڕێبەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەم مادەیە بۆ هەڵومەرجێکی وەکو کۆرۆنا بەرمەبنای ئەوە هاتۆتە پێشەوە یان بۆیە لە مادەکە هاتووە ئەڵێ لە کاتی پێویستەم پێم باشە لە بری وشەی کاتی پێویست بکرێت لە هەڵومەرج و کاتێکی پێویستدا ئەگەر پێویست بوو خوێندنی ئەلکترۆیان خوێندنی ئۆنلاین بکرێت چونکە ئەوە بۆ هەڵومەرجێکی تایبەتەوە ئەگەر ئاماژەش بەوەش بکرێت دوای نەمانی هەڵومەرجەکە خوێندن ئاسایی بکرێتەوە باشترە بێت. بەڵێ سپاس. دکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو مادەیە بۆ خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین ئاوێتە لە کاتی پێویستدا لێرە کۆمەڵێک پرسیار دروست دەبێت. یەکێک لە پرسیارەکان ئێمە دەبێ واقع بین سەیری پێکاتی خۆمان بکەین لە ڕۆژی پەروەردە. ئەگەر بۆ دۆخە نەخوازراوەکان بی ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەری هەیە هەموو ساڵان دۆخێکی نەخوازراومان بێتە بەرێ خوا نەخواستە دوێنێ ئەگەر ئەو درۆنانەی دوژمن دوسێ قوتابخانەی دیکەی کردبایە ئامانج پرۆسی خوێندن چەند ڕۆژێک ڕادەوەستا یان لە کاتێکی نەخوازراوی وەکو کۆڕۆنایە هەر وەکو شتێکی تر بوونی وشەی ئەلکترۆنی من بە قناعەتی خۆم لەگەڵم دەتوانین بە شێوەیەکی ئەلکترۆنی منهەجەکان لە سایتێکی وەزارەتیان لە شوێنێکی دیاریکراودا منهەجەکان بەگشتی دابنین. بەڵام خوێندنی ئۆنلاین و ئاوێتە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان وە لە پەروەردە ئیمکانمان نییە بیکەین کە ئیمکانمان نەبوو چۆن دەتوانین لە ناو یاسادا جێ بکەینەوە. ئەگەر سەیری دۆخی کۆڕۆنا بکەین لە زانکۆ گەورەکانی هەرێمی کوردستان لە هەولێر دهۆک سلێمانی نەیانتوانی بە ئۆنلاین سەرکەوتوو بن کە ئیمکانیەتێکی زۆریشان بەردەستە ژمارە زانکۆکانیش زۆر کەمە بەرامبەر بە قوتابخانەکان سەرکەوتوو نەبووین لە ئۆنلاین چۆن دەتوانین لە پەروەردەدا سەرکەوتوو بووین بە ئۆنلاین و ئەگەر بەراوردێکی تر بە وڵاتانی ئەوروپا ناکەین بە وڵاتانی دەوروبەری عێراق بۆ نمونە ئوردن وەرگرین کە یەکەم وڵاتە لە ئاستی خوێندن لە وڵاتانی عەرەبی
نەیتوانێت بە قوتابخانەکانی ئۆنلاینیش سەرکەوتوو بێ بۆ پێوەرەی کە تمۆحی خۆی هەبوو بۆیە ئیمکانیە بیدایەکانی ئێمە لە حاڵەتی نەخوازراوەمان خوا نەخواستە زۆر ئەگەر هەیە لە بەیانیەوە بێتە پێشمان وشەی ئۆنلاین ئەرکێکی قرس دەخاتە سەر وەزارەت وشەی ئەلکترۆنی ئاسانترە دەتوانرێت حاڵی خۆی پێ دەبر بکات ئەوە واقعەیەکە کە وەزارەتیش لە ئێمە باشتر دەزانن زۆر سپاس دەست خۆش کاک مەلاویسی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو مادەی 37 مادەیەکی زۆر گرینگە کە بە یاسا دەکرێت چونکە ئێمە ئەزمموی ڕابردوو پیشانیداین کە کاتی ڕوبەڕووی کۆرۆنە بووینەوە ئەو گرفتەمان هەبوو تا حدێکی سڕێنمایەکی سیاسایەک نەبوو بۆیە من بە تەواوی پشگیری لە قسەکانی کاک موسلیم و کاک چیا دەکەم بەڵام پێشنیاریش دەکەم لە داڕشتنەکەی وەزارەت لە کاتی پێویست و یاخود ڕووداوی سروشتی لە هەر قۆناغێکی خوێندن دابێت مافی ڕێگاپێدان بە خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین و ئاوێتە بە هەموو جۆرەکانیەوە هەیە ئەو ڕووداوی سروشتی ئیزافە بگرێت و زۆر سپاس زۆر سپاس بەدرێ خان بەدرێت چوە دەرێت کاکتۆر ئیسماعیل بله سروکی پارلمانی از بینم پیوا نچاری بری پیویست بهتن چکی دبیت ضرورت پیویست یعنی احتیاج واحتياج شيء مطاطية فكرية يعني ممكن هر وقت هابيتن بس كي بيشت وزارة لكاتي ناتشاري يعني كناتشار بو وكو ظروف كورونا هاتنا ركده وقت دي بناء بتا في خاندني يدوي اس بيشتگيري و پشتبانيا كاك مسلميت كم و كاك چيايت كم دبوچونا واندا وسفاس كاكتور محيدين بەڕێز سەرۆکی پەرلەمان وێ ڕای پشتگیری کردم لە قسەکانی کاک مسلیم و دکتۆر ڕێبوار و دکتۆر ئیسماعیل بەڵام ئەو بابەتە یعنی لە زۆر بەرگە و مادەکان ئاماژە بە دەسەڵات دراوە بە وەزارەت وا دەکات و وا دەکات پێم وایە بەشێک لەو دەسەڵاتانەی کە وەزارەت لە ناو خوێندنی ئەلکترۆنی و مادەکانی پێشووتریش باسی کردیا بچێتە ژێر بابی دەسەڵاتەکانی وەزارەتی پەروەردە نەک لە خوێندنی ئەلکترۆنی مەسەلەن ڕێگا بە وەزارەتی پەروەردە بدرێت خوێندنی ئەلکترۆنی بکاتەوە یان ئۆنلاین بکاتەوە بۆیە بچێتە ناو دەسەڵاتەکانی بگوازێتەوە بۆ ناو دەسەڵاتەکانی پەچکو لە زۆر مادە باسی کردنەوەی خوێندنگای تایبەت و بەهرەداران و باخچەی ساوایان و قوتابخانەی ئەهلی و ئەوانە دەکاتەوە پێم وایە ئەوە بەشێکە لە دەسەڵاتەکانی وەزارەتی پەروەردە بچێتە ژێر بابی دەسەڵاتەکانی وەزارەتی پەروەردە زۆر سپاس کاکاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا ئەمن تقریبا هاوڕام لەگەڵ کاک مسلیم لەسەر مادەی 37 طبعا من لەگەڵ ئەوم کە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین و هەتا ئاوێتەش هەبێ لە یعنی هەبێ ئەو مادەی هەبێت چونکە لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگا ئێمەش پێویستمان بە کۆمەڵە گۆڕانکاری هەیە خۆ سیستەمی پەروەردە و ڕەوشی پەروەردە هەروە نامێنێتەوە ڕەنگە لە قۆناغی داهاتوو خوێندنی ئۆنلاین هەتا ئەلکترۆنی ببێتە ضرورەتێک و ببێتە منهەجێک کە هاوشێوەی هەندێک وڵاتن هاوشێوەی ئەو کۆلیژانەی کە لە دنیا لە جامعەکان پەیڕەوە بکرێتن لێرەش پەیڕەوە بکرێتن بۆیە ضرورە ئەو مادەی هەبێ بەڵام بە کۆمەڵە کوردەکاریەوە بۆ نمونە لێرە کە دەڵێ وەزارەت لە کاتی پێویست بۆ نمونە لە هەر قۆناغەشی خوێندن مافی ڕێگە پێدانی هەیە مافی ئەوەی هەیە بەڵام دەبێ مستەلزەماتەکانیشی بۆ دابین بکە بۆ نمونە ئێمە پێشتر گەورەترین کێشەنەوە بووە لە سەردەمی کۆرۆنا بەهۆی خراپی هێڵەکانی ئینتەرنێت نەمانتوانیوە سەرکەوتوو بین اینجا خوێندنی ئەلکترۆنی بە قەنەعەتی من لە ئێستاشدا ینی لە هەموو کاتێک هەبوونی پێویستە ینی ئێستا تقریبا خوێندنگە ئەهلیەکان مامۆستانی خوێندنگای ئەهلی سەرڕای ئەوانانەی کە لە پۆل دەیڵێنەوە لە هەمان کاتوانەکانیشیان لە یوتوب و لە مەوقعەکانی خۆشیان هەیە و خوێندکار سەرڕای ئەوەی کە لە قوتابخانە سوودی لێبینێ دەتوانێتن لە ماڵەوە سوودی لێبینێ بۆ نمونە یعنی باسی ئەگەر ڕووداوێک دێتە پێشەوە کە خوێندکارێک ناتوانێت بۆ نمونە چەندین ڕۆژ بڕواتە قوتابخانە بۆ نمونە قاچی ئەشچێ ناتوانێت مانگێک بڕواتە قوتابخانە ئەو کات چی بکات ئایا داببڕێتن لە خوێندن ینی ئێمە کۆمەڵێک قۆناغمان بینیوە کاتێک خوێندکارێک بۆ نمونە 2 مانگ دابراوە لە خوێندن وای لێ هاتووە ئەو ساڵی بە تەواوی فەوتەوە بۆیە ئەکرێتن لە ڕێگەی ئۆنلاین یاخود لە ڕێگای خوێندنی ئەلکترۆنی اینجا دوێنێ بەڕێز وەزیری پەروەردە باسی ئەوەی کرد کە لە ئێستادا سیستەمی وەزارەتی پەروەردە بەرەو سیستەمی ئەلکترۆنیە چێ و لە قۆناغی تەوابوونە ئەکرێتن بەڕاستی سوود لەو بڕگەش ببیندرێت شیرین خان شیرین یونس
بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کران لەلایەن کاکچیا کاک مسلیم دکتۆرە شایان پشتگیری هەرسێکیان دەکەم. زۆر سپاس شیرین خان شیرین ئەمین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 37 بە هەمان شێوە قسەکانی من کرا بۆیە پشتگیری لە ڕێی دکتۆرە شایان کاک مسلیم دکتۆر ڕێبوار دکتۆر ئیسماعیل دەکەم. زۆر سپاس. کاک حکمەت. بەرێز سەرۆکی پەرلەمان پشتگیری تەواو لە قسەکانی کاکاوە دەکەم. بەڕاستی ئەگەر مە ببێت وڵاتی مەژی پێش بکەویتن وام وەکی وڵاتت پێشکەفتێ یەک دنیایدا بینەکەم بەرەخوا بدەنێ وڵاتت پێشکەفتێ یەک دنیای شێوەی ئەلەکترۆنی یان ئۆنلاین بەردەوامە نەبوو کاتێکی پێویست. بەرهەندێ داواتکەم بوی ڕەنگی بێتەنویسینێ مادە 37 وەزارەت دوای خوێندنی سەرەتایی مافی ڕێگە پێدان بە هەموو جۆرەکانی ئەلەکترۆنی و ئۆنلاین ئەدات. زۆر سپاس. شادی خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ڕوونکردنەوەیەکم پێویستە لەسەر ئەو دەستەواژەیە لە کاتی پێویست ئایا لە کاتی پێویست لە هەموو ئەمە ئەوە گەیەنێ کە خوێندنی ئۆنلاین لە هەموو کاتێکە دەرفەت هەیە کە کەسانێک لی سوودمەند ببن چونکە ئێمە ڕەوەندەکانمان هەیە گوندە دوورە دەستەکانمان هەیە ڕێنماییمان هەیە بۆ کردنەوەی خوێندگاکان ڕەنگە لە گوردێک خوێندکارمان هەبێ یان یە قوتابیمان هەبێ لەم حاڵەتەیە خوێندنی ئۆنلاین دەتوانێت زۆر سوود بۆ کەسانە بگەێنێ کە خوێندنگاکانیان دوورە یان ڕەوەندەکان یان ئەو کەسانی کە دوورە دەستن و دەستیان بە خوێندگاکان ڕەناگە یان حاڵەتی دیکەیە و حاڵەتی نەخوازراوە ئەگەر لە کاتی پێویستمانای ئەوە بگەێنێ ئەوە زۆر باشە ئەگەر نا دەستەواژەکە ڕابکرێت و لە هەموو کاتێکا دەرفەتی خوێندنی ئۆنلاین بۆ هەموو خوێندکار و قوتابیەکە بێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز جەنابی وەزیر ئەگەر لە 2-3 دقەیەکە. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان زۆر سپاس پشتگیری تەواوی قسەکانی کاکاوە و تەوزیحەکانی یەکەمەوە و بە ڕێزانەی کە پشتگیری بۆ کاکاوەشیان کرد. بەس ئەمەوێت بە شێوەیەکی گشتی تەوزیح بدەم. تەکنۆلۆژیا لە هەموو بوارەکان سوودی لێوەرگیراوە بۆ لە بواری پەروەردە سوودی لێوەرنەگیرێ. ئەمە پرسیارێکی گرنگە کابێن پرسیارە لە خۆمان بکەین. ئەمە یەک. دوو ئێمە لە کابینەی نوێم بنیەتی تەکنۆلۆژیمان و ئیسفادەکردنمان لە تەکنۆلۆژیا کە هاتین سفر بۆ بابەڕاستی بە جەنابتان بڵێم. ئێمە توانیمانە لە ماوەی یەک مانگە دەست پێشخەر بووین توانیمانە لە ماوەی یەک مانگا قوتابخانەی ئەلکترۆنی دروست بکەین. توانیمان لە ماوەی ئەو مانگەدا زیاتر لە 8,000 ڤیدۆ بە شەو و ڕۆژ لە کاتی کەرەنتینەش تۆمار بکەین لە هەموو بابەتەکانی خوێندن و ئێساش لەسەر پلاتفۆرمی قوتابخانەی ئەلکترۆنی هەیە بۆ خوێندنی تورکمانی سریانی شێوەزاری بادینی و سۆرانی عەرەبی ئینگلیزی بۆ هەمووی هەیە. ئەمە خاڵێکی گرنگە. ئەوەی کاکاوە باسی کرد دروستە ئەگە قوتابیەک ئیمکانێتی نەبوو دەتوانێت ئیسفادەی لێ بکە ئەگە قوتابیەک 15 ڕۆژ 20 ڕۆژ بە هۆکارێکی نەخۆشی لە خوێندندا بڕاتوانێت سوودی لێ وەربگرێ ئەگە یەکێک توانای دەرسی خصوصی نەبوو دەتوانێت سوودی لێ وەربگرێ. جا لەوەش ئێمە لە لەندەن لەگەڵ کۆمپانیای مایکرۆسۆفت کۆبوونەوەیەکمان کردووە لەگەڵ مدیری شەرقی ئەوسەط و شەمالی ئەفریقا لەوێ توانیمانە 1,500,000 ئەکاونت بۆ مامۆسایان و بۆ قوتابیانی ئێمە دەستەبەر بکەین کە ئێستا لەگەڵ پلاتفۆرمی قوتابخانەی ئەلکترۆنی ئێمە ڕەبتمان کردو واتە پلاتفۆرمی قوتابخانەی ئەلکترۆنی هەمووانەکانی بە تۆمارکراوی تایە هەم PDF کتێبەکانی خوێندنی تایە هەم ئەکاونتی شەریکەی مایکرۆسۆفت تیمسی تایە کە پاکێجێکی فوڵ ئێجوکیشنە دەتوانی بەکاری بێنی و هەر پاکێجێک ماگانە نرخی $2 ئەگەر یەکێک بیکڕێ بەڵام ئەوەی ئێمە بەدەستمان هێناوە بای نزیکەی 45 ملیۆن دۆلارە بە خۆڕایی کە بۆیان فری کردوین ئانلیمیتددا ئەتوانین بە هەموو شێوازێک بەکاری بێنین. لەبەرەوە ئێستا هەر ئێمە لە ڕێگەی ئەو پلاتفۆرمانی خۆمانەوە توانیمانە نەک بۆ خزمەتی قوتابیانی کوردستان بۆ خزمەتی ئەو منداڵانەشی کە لە دەوری کوردستان لە تاراوگەن لە 6 ئێمە کۆرسی فێربوونی زمانمان بۆ 109 منداڵ کردوتەوە کە لە وڵاتە جیاوازەکانن لە تاراوگا خوێنن و ئێساش ئیعلانی کۆرسی دووهەممان کردو بۆ فێربوونی زمانی کوردی بۆ ئەوانیش دەستەبەر بکەین. لەبەرەوە بۆ هەموو کاتێک ئەم جۆرە خوێندنە زەروریە. بەسی ترین نمونەتان بۆ ژێرمەوە دوێنێ باوچێک تەلەفۆنی بۆ کردم وتی منداڵەکەم شەلەلێکی هەیە کە ناتوانم بیبەمە قوتابخانە لەبەرەوەی ئەو پێویستی و پاکردنەوە هەیە و ئێمە ئەو سەرزەماتی بۆ بەکارهێنین کە بە مامۆسا و بە قوتابخانە ناکرێت داواکەم ڕێگە بدەم بە منداڵەکەم بە خوێندنی ئەلکترۆنی بخوێنێ چونکە 2 ساڵیان ڕابردوو کە خوێندنی ئەلکترۆنی هەبوو منداڵەکەم یەکەم بۆ کە خوێندوێتی بەس تاقیکردنەوەکانی لە ناو قوتابخانەیە لەبەرەوە پێم وایە دەبێ هەمومان پشتگیری ئەم مادەیە بکەین و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان.
بەڕێزان تەنها ڕوونکردنەوەیەک بۆ دانیشتەکانی پەرلەمان لەبەرەوەی ئەم پرۆژە یاسایە کۆمەڵێک مادەی زۆری تیاماون ئێمە ئەمڕۆ ئێستا کۆتایی بە جەلسەکە ئەهێنین ڕۆژی یەکشەمە جەلسەیە ڕۆژی دووشەم جەلسە نابێت ڕۆژی سێشەم چوارشەم پێنجشەم حتا ئەگەر ئێوارانیش پێویستکە لەسەرێک جەلسەکەین تا تەواوێکەین و پێم شێوەی کۆتایی بە جەلسەکە دەین